ناوی خوای گەورم میهرەبان سڵاوی خوای گەورەتان لەبێ بینەرانی عەزیزی کەناڵی ئاسمانی پێیان خوشحاڵیم لە ڕۆژێکی نوێ لە بەرنامەی پەیامی ڕۆژ خزمەتیەوە ئێدیش گەشتوینەتەوە. ئەزیزان لەم بەرنامەیەشە کۆمەڵەیەک بڕگە و بابەت و تەوەری جیاوازمان بۆ ئامادەکردوون بە ئومێدەی کە بەدڵتان بێت و تا کۆتایی بینەرمان. بەناوی خوا سڵاوی خواتان لەبێ خۆشەویستان، سپاس و ستایش بۆ خوای گەورە کە تەمەنی پێداین ئەمڕۆژ لە خزمەت ئێوەدا بین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێ. ئەمڕۆژ کۆمەڵێک بابەتان بۆ ئامادەکراوە لە بابەتانی کە ئەمڕۆ پێشکەشانی دەکەین. لە تەوەری یەکەمدا باس لە دابشکردنی کات دەکەین بۆ بەڕێوەبردنی کاری ڕۆژانە. هەمومان 24 کاتژمێرمان هەیە، بەڵام هەمومان ناتوانین سود لە 24 کاتژمێرەکەمان ببینین، بۆیە بەڕێوەبردنی کات یەکێکە لەو تەکنیک و هونەرانەی کە پێویستە مرۆڤ بیزانێت بۆ ئەوەی کاروبارەکانی ڕۆژانی بە شێوازێکی دروست و باش بەڕێوە ببات. ئەمڕۆ لە میانداری ڕاهێنەرێکی گەشە پێدانی مرۆڤی کۆمەڵێک تەکنیک و ڕێکار باس ئەکەین کە دڵنیام سودمان پێ دەگەێنێت و دەتوانین لە ژیان ڕۆژانی خۆمانە جێبەجێ بکەین بۆ ئەوەی کاتەکانمان باشتر سود ببینین. هەڵۆنیا زۆر جار لەوانەیە خوشمان تووشیەوە بوو بێتین ئەڵێن خۆزگە 2 ساعتی ترمان هەبووە یاخود چارێکێکی تر کاتمان هەبووە یان کات بەشمان ناکات. ئەو قسانەمان زۆر کردەوە ڕۆژان، بەڵام ئەمڕۆ ئەمانەیە بزانین چۆن ئەو 24 کاتژمێری کە هەمومان لە ڕۆژێکە بەسەری ئەبین دابەشی بکەین بەسەر کاتەکانما و کاتمان بۆ بمێنێتەوە. وڵای عزیزان لە تەوەری دومی بەرنامەکەمانە باس لە بەکارهێنانی مێخەکەکەین بۆ دروستکردنی ملوانکە و بازن و ڕازاندنەوەکانی خانمان. دیارە ئێمە لە کۆنەوە خانمان بەوە ناسراون کە کۆمەڵێک بابەت هەیە بەکاری ئەهێنن بۆ ڕازاندنەوەی خۆیان بۆ بۆن خۆشکردنی خۆیان یاخود بۆ دروستکردنی زیینە و ئەکسسواراتی تایبەت. یەکێک لەو شتانەی کە بە تایبەت کورد بەکاری ئەهێنێت لە دروستکردنی ڕازاندنەوەی خانمانە مێخەکە. ئێمە جاران هۆنیا لەوانەیە جەنابیش ئەوە هەست پێ کردبێ هەمومان ننکمان خاوەنی حێل و مێخەک بۆ ئەم ملوانکەی کە بە مێخەک دروستەکرێت و گوڵێکی گەورە لە کۆتاییەکەیەتی بۆنێکی خۆشی هەبووە و زۆر دیمەنیشی جوانە. تاکو ئێستاشکەی بینین ڕەسەنایەتی کوردیمان بیرەکەوێتەوە. خانمە ڕەسەنانی کە لەناو کووردا بوون هەمیشە نمونەیەک هەیە لەو کەسەبەتەمەنانی کە ئەو ئەکسسواراتانەیان پۆشیوە خۆشبەختانە سە کۆمەڵی خانوویش بەرداوامن بە شێوازێکی مۆدێرنانە ئەیگونجێنن بۆ کاری جوانی پێ دروستەکەن. زۆر ڕاستە. ئایزان لە تەوەری دووەما باسییان بابەتەکەین و لێرە دیزاینەرێک میوانمانە بێت و گفتوگوی زیاترەکەین لەسەری. لە تەوەری سێمیشماندا باس لە خواردن و خەوەکەین. ئەو دوو شتێک کە زۆر گرنگن بۆ ژانی مرۆڤ، پێداویستێکی سەرەکی ڕۆژانەی ئێمەیە. هەچ کاتێک نەتوانین بە باشی بخەوین یان خواردنێکی باش بخۆین ئەوە یەکسەر میزاجمان تێک ئەچێ، ناتوانین بە باشی ڕۆ ببین، بە تایبەتیش بۆ قوتابیان کە دەخوێنن و تاقیکردنەوەیان هەیە تاقیکردنەوەشان بێگومان. یعنی زۆر گرنگە کە خۆراکەکانیان بە شازێکی تەندروست بخۆن و بزانن چی دەخۆن و بێگومان بە ئامۆژگاری کەسێکی پسپۆر کە ڕێنماییان بکات واتە لە خۆمانەوە ناتوانین کە ئەمە ڕێک بخەین. بۆیە تەوەری سێمان تایبەت دەبێت بۆ و دڵیان قوتابیان دەتوانن سودێکی باشی لەبینن بۆ ئەوەی خەو خواردنیان بە شازێکی دروست ڕێک بکەنەوە. وڵای عزیزان دەچینە لای کەشوهاوا بزانێکی ئەمڕۆ پلەکانی گەرما لە شارەکانی هەرێمی کوردستانە چۆنە.
عزیزان دووبارە سڵاوی خوای گەورەتان لەبێ لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە گفتوگۆکەین دەربارەی ڕێکخستنی کات و گرنگی کات لە ژیانی هەرێک لە تاکانی کۆمەڵگایە. هەمومان دیارە خاوەنی 24 کات ژمێرین لە ڕۆژێکا، بەڵام بەڕێوەبردننی کات ئەوەیە کە بزانین چۆنم کاتەدا بەش بکەین بەسەر کارەکانمانە و ڕۆژێکی تەواو بەشی هەموو ئەو بەرنامەیە بکە کە پێویستە ئێمە بۆ خۆمانی دابنین. بۆ گفتوگۆکردن لەسەرم بابەتە میوانداری زۆر بەڕێز کاک دلاوەر حەیدەر پارێزەر و پەروەردشیارمان کردووە لەرە میوانمانە و گفتوگۆی زیاترەکەین. کاک دلاوەر زۆر بەخێر زۆر کات باسی ئەوە کرێت کە بەڕێوەبردننی کات زانستێکی تازەیە و هەموو مرۆڤەکان پێویستی پێیانە. پێمان خۆش سەرەتا پێناسەیەکی بەڕێوەبردننی کاتمان بۆ بکەین. طبعا لە ڕاستیە کات خۆی زانستێکی تازە نییە، وەلەوەتی مرۆڤایەتی هەیە، وەلەوەتی سەرزەوی و گردون ئەوانە دروست بووە. شتێک هەیە پێوترێ مەنزومەی کات، پێوترێ سیستمی کات. واتە ئێمە لە ناو شتێکە محکومین بە شتێک، محکومین بە سنوورێک پێوترە سنووری کات. طبعاەوە ئەکرێ چۆن لە سنووری کات چینە دەرەوە و بابەتێکی ترە، بابەتێکی فەلسەفێ، بابەتێکی ڕۆحیە. ئێمە ناچینە ناو مناقەشەی ئەوەی چۆن لە سنووری کات بچینە دەرەوە، چۆن دەستمان بگات بە ماوەڕای شتە تەبیعیەکان، ماوەڕای میتافیزیک و ئەم شتانە. ئەمانە بابەتی گەلێکن کە بابەتی ئەم بەرنامەیە نییە، بەڵام بەنسبەت کاتەوە، بەنسبەت ئیداری کاتەوە لەوەتی کات طبعاً خۆی هەموو مەنزومەی با بڵێن سەرزەوی و مرۆڤایەتی و خودی زەوی خۆی کاتێکی دیاریکراوی هەیە بۆ ئەوەی کە چالاکیی دیاریکراو ئەنجام با. بۆ لە لە ماوەی 24 کات ژمێرە زەوی بە دەوری خۆیان ئەسوڕێتەوە. لە ماوەی 365 ڕۆژ یان 466 ڕۆژ بە دەوری خۆرا ئەسوڕێتەوە. باشە ساڵێکمان دابش کردو بۆ 4 وەرز، ساڵێکمان دابش کردو بۆ 12 مانگ. باشە جا هەر مانگیشمان تقریبان ڕۆژەکانمان 7 ڕۆژمان ڕێخستەوە کردومانە بە هەفتەیەک. شەو ڕۆژێکمان کردو بە 24 کات ژمێر. یعنی ئەمانە چین؟ ئەمانە شتێک شتگەلێکن کە مرۆڤ ڕێکی خستون بۆچی؟ بۆ ئەوەی کە بزانێ خەریکی چی، بۆ ئەوەی کە لە شوێنێکە کارێک ئەنجام با، چالاکیەک ئەنجام با، لە شوێنێکی ترا پشوویەک با، لە شوێنێکی ترا فرێی بەرنامەیەکی تر بکەوێ. بە کورتێکەکەی هەموو ئەم شتانە ڕێکخراون تاوەکو مرۆڤ بزانێ خەریکی چییە، تاوەکو مرۆڤ لە جۆرێک لە سنوورێکی دیاریکراوە بزانێ چ جۆرە چالاکیەک ئەنجامەدا، پێوەری پێشکەوتنەکانی خۆی ببینێ. لە ئەمڕۆ بۆ سبەینێ لەگەڵ ئەمڕۆیە جیاوازی چی بووە، دوێنێ لەگەڵ ئەمڕۆیە جیاوازی چی بووە، ئەو شتانی کە ئەنجامی ئەدا چۆن ئەنجامی ئەدا، بەچی کوالیتێک ئەنجامێدا، چ جۆرە جیاوازیەک دروستکە، چ ڕۆتینێک دروستکە لە ژیانی خۆیان. ئەمانە هەمویان چین؟ هەمویان لە ناو مەحدودەی کاتە، لە ناو سنووری کاتە ئەم کار و چالاکیانە ئەنجامەدرێ. بۆیە ئەم ڕێخستن و ئەم ئیدارەکردن و ئەم بەڕێوەبردنە دروست کراوە لەبەر خاتری ئەوەی کە مرۆڤ بزانێ خەریکی چییە بە شێوەیەکی گشتی لە ژیانە. باشە گرنگیەکەی لە چیایە؟ بۆچی ئێمە پێویستەکە کاتەکانمان ڕێک بخەین، یان هۆکار چیە کە زۆر جار هەست بە گرنگی بەڕێوەبردننی کات ناکەین؟ طبعا گرنگیەکەی هەرەوەی کە باسم کرد، یعنی تۆ مادام سنوورێکت هەیە پێویستە لە چوارچەوەی ئەو سنوورەی خۆتا ئەو کار و چالاکیانە ئەنجام بیکە لە زیهنتا هەیە. باشە زیهنی ئێمە هیچ لەحزەیەک لە بیرکردنەوە ناوەستێ، یعنی ئەو لەحزانەشی کە تەنانەت ئێمە لە کاتی خەوتنیشە زیهنمان بە جۆرێک لە جۆرەکان مێشکمان کارەکە. هەموو ئەو ڕووداوانەی کە لە ماوەی ڕۆژەکەی ئێمە تەجروبەمان کرد و جارێکی تر دووبارە ئەکاتەوە، زانیاریەکان دووبارە ئەکاتەوە و هەندێک جار خەون ئەبینێت و هەندێک جار ئەچێتە ناو دنیایەکی ترەوە کە جیاوازە لەم دنیا فیزیکی و دنیا مادی کە تایە ئەژی. لەبەرەوە زیهن لە هیچ ساتێکە لە بیرکردنەوە ناوەستێ. بۆ نموناوترێ ئێمە لە ماوەی 24 کات ژمێرە 60,000 تا 70,000 فکر بە خەیاڵمانە دێت، 60,000 تا 70,000 فکر بە خەیاڵمانە دێت. دەوەرە حسابی کە بزانە دابشی کە بەسەر لە حەزەکانە بزانە چەند ئەوە دروستەکە. بەرحاڵ گرنگی کات لە خودی سنوورداریەکەیەتی، یعنی بۆ نمونە ئێستا ئێمە ئەگەر زەمانێکمان لەبەردەسابێت تەمەنی ئێمە بۆ نەمەحدود نەبێ بە کات، یعنی ئێمە تا هەتاهدایە بژین ڕەنگە و کاتە گرنگی کات نەمێنێ بۆ ئێمە. باشە ئەگەر شەو ڕۆژێکمان 500 سەعات بێ بۆ نمونە
ڕەنگە گرنگی خودی شەو ڕۆژەکە نەبێ بۆ چونکە ئێمە ئەو کاتێککە لە بەردەسمانایە زۆر زیاتر بۆ ئەو چالاکیانەی کە ئێمە ئەنجامێدەین بۆ نە بەرنمەیەکی ئاوە من پێویستە ماوەیەکی دیاریکرا قسە بکەم پێویستە لەو ماوە دیاریکراوەیە پەیامی خۆم بگەێنم یاخود لانی کەم ئەو پرسیارانێکی ئێوە لێمەکەن و گرنگە بەلای بینرانەوە من بتوانم سەرقەڵەمێک لەبارەی ئەو بابەتانەوە باس بکەم ئەمانە هەمووی چین ئەمانە هەمووی لە ناو سنووری کاتە گرنگەکەی خۆی لەوایە بینە و ئێمە ئایا هەست بە گرنگی کاتەکەین یاخود هەست بە گرنگی کات ناکەین یاخود ئەو پرسیارەی تۆکە وتە بۆ هەنێجار هەستەکەین کات گرنگ نییە هەست بە گرنگەکەی ناکەین هەست بە گرنگەکەی ناکەین وەختێک ئێمە بەرنامەمان نەبوو وەختێک ئێمە ئامانج و خولیامان نەبوو نەمانزانی بۆ ئەژین نەمانزانی بەیانیان بۆ لە خەو هەڵەسی نەمانزانی شەو بۆ ئەخەوین نەمانزانی کار و چالاکیەکانمان بۆ ئەنجامەدەین کە لە ماڵ ئەچینە دەرەوە نازانین بۆچی ئەچینە دەرەوە کە کاتی پشومان هەیە نازانین چۆن کاتی پشوکەمان بەسەر وەختێ ئێمە لە ناو نەزانی ناوونە بین ئیدی گرنگی کاتیش نامێنێ ئیدی نازانین کات گرنگیەکی چییە ئەوەنە ئەزانین خەڵکی گلەیەکی زۆر زۆری هەیە لەسەرەوەی کە کاتەکانی تێپەڕێ بەبێەوە هیچ کارێکیدا ئەنجام با یاخود گلەی هەیە لەسەرەوەی هەموو ڕۆژەکانی ژیانی دووبارەیە بەیانیان کە لە خەوەڵەسی هەمان ئەو کارانی کە ڕۆژی پێش و هەفتەی پێش و مانگی پێش و ئەنجامیدا یا ساڵێک لەمە بەر ئەنجامیدا هەمان ئەو شتانە ئەنجامە هیچ جیاوازیەک و هیچ شتێکی جیاواز نبینێت لە ژیانی خۆ هیچ شتێکی نوێ لە ژیانی خۆیان نبینێ و کاتێک کە گەیشتە ناو ئەم دۆخەوە لە ژیان ئیدی نەگرنگی کاتەزانێت نەگرنگی کار و چالاکیەکان ئەزانێت نەگرنگی ژیان ئەزانێ و نەگرنگی خۆشی ئەزانێ وەکو مرۆڤ و نەگرنگی پەیوەندیەکانیشی ئەزانێت تەمەنێکی زۆرە ئەو کاتە بیرێکێتەوە کە کاتەکانی بەفڕۆیە کاک دڵاوەرکەواتە لەم قسانەوە ئەگەن نەتیجەیە کە پێویستە کادڕێک بخەین بەڵام کێن ئەو کەسانەی کە زۆر پێویستیان بەوەیە کاتەکانیان ڕێک بخەن هەموو چین توێژێکی ناو کۆمەلگا ئەوەی کە کارێکی جیاوازی هەیە ئەوەی قوتابی ئەوەی کە وەزیفەیەکی هەیە لە شوێنێک داوامەکە هەمووی پێویستە کات دیاری بکە بۆ خۆی یا خودت کاتەکانی دابش بکە یان کۆمەڵە کەسمان هەیە پێویستیان بە میشێنی طبعا هەمومان وەک عرضم کردن هەمومان لە ناو سنووری کاتە ئەژین وەختێک کە لە سنووری کاتە ئەژین کەواتە بۆ هەمومان بەبێ جیاوازی ڕێخستنی کات و ئیدارەکردنی کاتی خۆمان و ئیدارەکردنی یعنی ئیدارەکردنی کات یانی ئیدارەکردنی ژیان باشە وەختێک کاتمان لەلا گرنگ و یعنی ژیانمان لەلا گرنگە یعنی خۆمانمان لەلا گرنگە یعنی دەوروبەرمان لەلا گرنگە یعنی ئەم منزومەی کە ئێمە تایە ئەژین لەلامان گرنگە یعنی بە هەموو وردەکاریەکانەوە کاتێک کە ئێمە کاتمان لا گرنگ و هەموو ژیان کە پێک هاتوو لەو شتانێکە باسم کردو وەزایدەن کۆمەڵەشتی تریش کەواتە ئێمە وەختی گرنگی کاتەزانین یعنی گرنگی ژیانی خۆمانەزانین ئەمە کورتەی بابەتەکەی ئەو جوملەیە کە ئەکری هەموو بابەتەکەی تیا چڕکەیتەوە تیا کۆکەیتەوە لەبەر ئەوە گرنگی کات بۆ هەموو کەسێک بەبێ جیاوازی گرنگە ڕێخستنی کات بۆ هەموو کەسێک بەبێ جیاوازی گرنگە هەر لە مناڵێکەوە کە سەرەتا تازە لەدایکە بێ کات بۆی گرنگە ئەلبەت کاتی ئەو مناڵە ڕەنگە خۆی ڕێکی نەخا دایک و باوکی ڕێکی خەن بەتایبەت دایکی کە تەماسێکی زۆر ڕاستەوە خۆتری هەیە لەگەڵ مناڵەکە لەبەرەوە لە هەموو لەحزەیەکە ڕێخستنی کات و ئیدارەکردنی کات گرنگە بۆ هەموو کەسێک گرنگە باش بۆچێ زۆر زۆر گرنگترە ئەوانەی کە بۆ چالاکیێکی دیاری کرا و کاتێکی دیاری کرا و زۆر سنووردانیان لە بەردەسایە بۆ ئەوانە زۆر زۆر گرنگترە باشە ڕەنگە بۆ ئەو کەسانەی کە ماراسۆنەکەن چرکەیەک بەلایانەوە گرنگ بێ باشە یاخود کەمتر لە چرکەیەکیش بەلایانەوە گرنگ بێ هاڵێ بۆ نمونە لە ماوەی خولەکێک و چەند چرکەیەک و لە سەتادەی چرکەیەکە ماوەکەی بڕی باشە هەتاوەکو تۆ وردی کەیتەوە هەتاوەکو تۆ ئەو سنوورەی کە لە بەردەستایە سنوورەی کاتی کە لە بەردەستایە کەمتر بێ تۆ محکومی بەوەی زۆر خێراتر بیبڕیت زۆر خێراتر ئیدارەی بکەیت زۆر بە باشتر و بە کوالیتی تر کارەکانی خۆت ئەنجام بیتایە بەنمونە ئێمە شتێک لەسەر ژیانی فێرخواز دیاریکەین ئەوانی کە فێرخوازن محکومن بە ساڵێکی خوێندن وەلەو قۆناغەیە ئەچنە قۆناغێکی ترەوە باشە تەمان ئەم ساڵش هەموو ساڵەکە نییە یعنی نۆمانی خوێندنە تقریبان بە شێوەیەکی گشتی نۆمانی خوێندنە یاخود کاتەکانی بە شێوەیەکی گشتی کاتێک ئەگاتە کاتی تاقیکردنەوەکان کاتەکانی مەحدودترە بن سنووردارترە بن
باشە لە کاتی تاقیکردنەوەی 20 کاتەکانیان سنووردارترە بێک لە ڕۆژەکانی تری ئەو کاتە زیاترە بێ گرنگی کاتەکەی بزانێ و زۆرتر تەوزیعیکا و زۆرتر بە کوالیتیەوە بخوێنێت باشە کاتێکگاتە تاقیکردنەوەی کۆتایی وەرزی یەکەم تاقیکردنەوەی 60 ئەو کاتە دیسانەوە گرنگەکەی زۆر زیاترە بێ بۆی بۆ چونکە سنوورەکەی کەمترە لە هەمان کاتە ئەو بابەتانی کە خوێندوێتی زیاترە کاتێکە ئەگاتە سەری ساڵ دیسانەوە هەستەکە زۆر کوالیتی تر ئەبێ کاتەکەی بەکاربێنێ و ئەو کاری تای ئەنجامەدا ئەو چالاکی کە تای ئەنجامەدا زۆر زیاتر بێلەوە لەبەرەوە مادام محکومین بە زەمانێک هەر کاتێک زەمانەکەمان تا کورتتر بێ تا کەمتر بێ ئێمە بێ بە کوالیتیتر و بە خێراتر و ورتر ئیدارەی کاتەکانی خۆمان بکەین بۆ بازرگانێک ئیدارەکردنی کات گرنگە بۆ مۆزەفێک ئیدارەکردنی کات گرنگە ئیدارەکردنی کات بۆ مۆزەفێک تەنیا ئەوە نییە لە سعات هەشتی بەیانی لە خەو هەڵەسێ ئەچێ بۆ دەوام لە سعات 2 نیوەڕۆ ئەگەڕێتەوە یایەکی نیوەڕۆ ئەگەڕێتەوە پێویستە ئەو کاتەی کە لە ناو کار و ئەرکی وەزیفەی خۆیەتی ئەرکەکانی بە شێوەیەکی باش ئەنجام بە و کاتێک ئیدارەی کرد چێژ لە کاتەکانی وەرەگرێت چێژ لە ئەرکەکەی وەرەگرێ بە شێوەیەکی گشتی چێژ لە پەیوەندەکانی وەرەگرێ بەهۆی کارەکەیەوە دروستیەکە کە مراجعەکان بەردەوام سەردانی ئەەکەن ئاسانکاریان بۆ کاوەڵامی پرسیارەکانیان ئەداتەوە کارەکانیان بۆ ڕای ئەکا بە شێوەیەکی یاسایی ئەمانە وەختی ئێمە هاتینە ناو ئیدارەکردنی کاتەوە بۆ هەموو کەسێک بە بێجیاوازی و کاتە چێژ لە ژیانی خۆمانە بین چێژ لە پەیوەندەکانمانە بین چێژ لە هەر لەحزەیەکە بینین کە ئێمەی تیاژی هەر لەحزەیەکە بینین کە چالاکیی تیا ئەنجامێ کاک دلاوەر بمانەوێت نەمانەوێت چین و توێژەکان جیاوازن و ناتوانین بڵین هەمووان وەکو یەک ڕەنگە شێواز ڕێخستنی کاتەکان بۆ هەمان وەکو یەک بێ بەڵام لێرە ئەمانەیە کۆمەڵی تەکنیک و ڕێنمایی بین بە کۆمەڵێک بنەمای گشتی کە هەمووان بتوان سوودی لێ ببینن کە چۆن زۆرترین سوود لە کاتەکانیان ببینن و ڕێکخستنێکی باش بۆ کاتەکانیان بکەن بەڵێ طبعا ژیانی ئێمە ئەکرێ کورتی کەینەوە لە ماوەی 24 کاتژمێرە بۆ نمونە کتێب هەیە ئەڵێ سەرکەوتن لە ماوەی مانجەکە بەرنامە هەیە بۆ ماوەی مانجێک تۆ چۆن بتانی سەرکەوتوبی لە ژیانە هەیە کتێب هەیە باسی 20 ڕۆژەکە کتێب هەیە باسی خولەکێکەکە باشە کتێب هەیە باسی ئەوە کە بەرنامەی ساڵێکە تۆ چۆن لە ماوەی ساڵێکە ژیانی خۆت ڕێکخەی هەموو ئەمانە پیانەوترێک کات سنووری کات بەڵام گرنگترین شت ئەوەیە کە ئێمە کاتەکانی ژیانمان کورتکەینەوە لە ماوەی 24 کاتژمێرە لە ماوەی 24 کاتژمێرە ئێمە چ جۆرە چالاکیەک ئەنجام بین و چۆن چالاکیەکە ئەنجام بین و چۆن کاتەکانمان دابشکەین بە ماوەی ئەوە ئەم ڕۆتینە دووبارە کەرەوە ئیدێ ئەبێتە ڕۆتینی تۆ ئەبێتە کەسایەتی تۆ ئەبێتە بیرکردنەوەی تۆ ئەبێتە شتێک کە ئۆتۆماتیکیان تۆم کارانە ئەنجامەدێ ئێمە کە بەیانیان لە خەو هەڵەسین دەموچاوە شۆرین دەمودانمان ئەشۆرین دوایی نانە خۆین دوایی ڕەنگە وەرزشێک ئەنجام بین بە خێرایی خۆمان ڕێکە خەین ئەو جلوبەرگی کە پێویستە لەبەریکەین لەبەری ئەەکەین دوایی ئەچین بۆ سەرکارەکەی خۆمان بۆ دەوامەکەمان بۆ قوتابخانە بۆ هەر شوێنێک کە قەرارە بۆی بڕۆین لەوێ بە هەمان شێوە کۆمەڵە کەسی دیاریکراوە بینین کۆمەڵێک ڕفتاری دیاریکراوەکەین ئیشەکانی ڕەنگە دوێنێ ئەنجام بینەوە دواتر ئەو جملانەی ئەو ڕستانی کە لەسەر ڕاهاتوون بۆ وەڵامدانەوەی ئەو کەسانی کە سەردانمان ئەکەن هەمان شت دووبارە ئەەکەینەوە دواتر نیوەڕۆ دێنەوە بۆ ماڵەوە نانێکە خۆین پشوویەکەین ڕەنگە سەرخەوێک بشکێنین دواتر هەڵەسینەوە ئێوارە نانەخۆ یعنی بەم جۆرە ئێمە ڕۆتینێک هەیە کە لەسەری ڕاهاتوین ئەسڵەن هەنێ جار ڕۆتینەکە بە جۆرێکە بەبێ بیرکردنەوە بەبێ ئەوەی زیهنمان کار لەسەر جەستەمان کە فەرمانەکانی پێ بکات جەستەمان زۆر زیاتر و شارەزاتر لە زیهنمان کارەکان ئەنجامەدا باشە ئەمە ڕۆتینێکە کە ئێمە لەسەری ڕاهاتوون وەک لە کۆتاییە کەسایەتی ئێمەشی لێ پێک هاتووە باش ئێمە چۆن لەم دۆخۆ ڕۆتینەی کە ئێستا هەیە ئەگەر ئەمانەوە گۆڕانکاریی تیا دروستکەین ئەگەر ئەمانەوە بەرەو باشتر بڕۆین طبعاً بەردەوام مرۆڤ پێویستی بەوە هەیە کە بەرەو باشتر بڕاتکە هەدەفی ئەساسی ژیان بریتە لە چ بریتە لە ڕۆشت بریتە لە گەشەکردن لە هەر لەحزەیەکاتەوە بێ ئیش لەسەر ئەوە بکەی گەشە بکەیت و منزومەی حیات و خوای گەورەکە گردونی دروست کردو لە نێوە سەرزەوی دروست کردو ئێمە مرۆڤی دروست کردو کە ئێمە محکومین بەو ئەرکەی کە لەسەر زەوی هەمانی یاخود ئەوەی کە ڕۆشتونێتە فەزا هەندێک چالاکی سەر و زەمینی ئەنجامەدەین محکومین بەوەی کە ئێمە بەردەوام گەشە بکەین وەختی ئێمە بەردەوام گەشە ئەکەین پێویستە گۆڕانکاری لە ڕۆتینەکانی ژیانمانە دروستکەین یاخود ڕۆتینی باشتر بێنینە ناو ژیانی خۆمانەوە ئێمە ئەڵین بۆ ئەوەی کە چێژ لە ژیانمان ببینین لە ماوەی 24 کاتژمێری دیاری کراوە پێویستە مرۆڤ لە 3 بواری هەرە سەرکیان گەشە بکات یەک
بواری جستەیی، دوو بواری زیهنی و دەرونی، سێ بواری ڕۆحی. لەم سێ بوارانەیە لەم سێ بوارە ئەم سێ بوارە یەکسانە بە گەشە، ئەم سێ بوارە یەکسانە بە گەشە، گەشەیەکی مستەقیم، گەشەیەکی هاوسەنگ و سازگار و هارمۆنی. باشە ئەگەر یەکێک لەم سێلایەنە خەلەلی تێبکەوێت گەشەکە پێی ناوترێت گەشەیەکی هارمۆنی و پێی ناوترێت گەشەیەکی بە سوود کە خۆمان سوودی لێوەرگین و دەوروبەرمان سوودی لێوەرگەوە منزومەی مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی سوود لەم ئەم جۆرە گەشەیە وەرگرێ. باش کاتێککە ئێمە لە خەو هەڵەسین، کاتێکە لە خەو هەڵەسین مرۆڤ پێویستە چی بکات؟ پێویستە یەکەم شت خەیاڵی لای تەندروستی خۆی بێ، با وەرزش بکە، لانی کەم 10 خولەک بۆ 20 خولەک وەرزشێک بکە، وەرزشێکی سووک بکات. کۆمەڵک جوڵەی جاران بمانەوە وەرزشی سویدی، جوڵەی سویدی، ئەم وەرزشانە ئەنجام بات. باشە پێویستە لەسەری خواردنێکی تەندروست بخوا، پێویستە لەسەری بەیانیان خواردنێکی تەندروست بخوات. کاتێککە ئەچێ بۆ سەرکارەکەی تەحدیدی ئەوە بکات چەندێک لە سەرکارە. باش کاتێککە لە سەرکارە چۆن کارەکانی ئەنجام بە بۆ بازرگانێک بۆ نمونە پێویستە کار لەسەر ئەوکە یاخود بۆ ئیداریە کەسێکە ئیداری شوێنێک و مؤسسەیەکی لەسەرشانە و پێویستە بەردەوام بەرەو پێشەوە بەرێ، پێویستە کاتێک دیاری کات لەگەڵ خۆی زۆر بەهێمنی زۆر بە بێدەنگی نەهێڵێ ئەسڵەن کەس بێتە ژوورەوە یا لە شوێنێک کابێت کە هیچ شتێک بێزاری نەکات، هیچ شتێک سلسلەی ئەفکاری نەپشرێ. بیر لە چی بکاتەوە؟ کاتژمێرێکە ینی کاتژمێرن بیر لەوە بکاتەوە کە ئەبێ ئەمڕۆ چ کارێک ئەنجام بات کە پێشکەوتنی زیاتر بێ لە دوێنێ. بیرکردنەوە بکات، بیر لەو حاڵەتە بکات و بیر لەو شتە بکاتەوە، پلانەکانی خۆی بۆ ئەو ڕۆژە بنووسێ. چ گۆڕانکاریەک لە پلانێک ئەگەر تۆ هەمان پلانی دوێنێ جێبەجێکەیتەوە، هەمان شێوازی دوێنێ پەیڕەو بکەیت، هەمان نەتیجە وەرەگریتەوە کە دوێنێ وەرەگرتووە، کەواتە ڕۆژەکە دووبارە بێ. بەڵام تۆ پێویستە کاتێک دیاریکەی بۆ ئەوەی بیرکەیتەوە کە ئەمڕۆ ئەبێ جیاوازیم لەگەڵ دوێنەیە چی بوو بێ، پلانی ئەمڕۆم بۆ بەڕێکردنی ڕۆژەکەم چۆن بێت. ئەمە بۆ چییە؟ ئەمە بۆ ئەوەیە کە تۆ کارەکەت بەڕێوەبەری. باش کاتێکە لە کار گەڕایتەوە ڕۆشتەوە ماڵەوە، دیسان مرۆڤ پێویستی بە چی هەیە؟ بۆ ئەوەی هەموو ئەو ماندووبوونەی کە لە ماندووبوونە زیهنی و جەستەیی کە بەهۆی کارەکەیەوە بۆ دروست بۆ ئەو سەرقاڵی کە بەهۆی دروست بۆ پێویستە تەفریغێکی جەستەیی و زیهنی و ڕۆحی ئەم شتانە بکات. پێویستی بە چی هەیە؟ پێویستی بەوە هەیە دیسانەوە جارێکی تریش وەرزش ئەنجام بە. چ وەرزشێک ئەنجام بات؟ ئێمە ناڵێم وەرزشی زۆر قورس و کاتێکی زۆر و ئەوانە، پیادەڕەویەک بکات بۆ ماوەی چارەکێک بۆ نمونە بۆ ماوەی 20 خولەک پیادەڕەویەک بکات. لەبەرەوە بۆ یەکێک لەو کەسانی کە زۆر باسی ئەم مەسلەیەکە ڕۆبن شارمایە، ڕۆبن شارما کە خۆی لە ئەسڵان نیپاڵیە و جنسی کەنەدی هەیە. ڕۆبن شارمایشێکە لە ڕاهێنەرە بەناوبانگەکان و نووسەرێکی بەناوبانگیشە. ئەڵێ مرۆڤ پێویستە دوو کات وەرزش ئەنجام با، یەک بەیانیان بەر لەوەی بچێت بۆ سەرکار بۆ ئەوەی کە بەڕۆحێتێکی زۆر باڵاوە بە وزەیەکی زۆر باڵاوە بچێت، چونکە هەندێک هۆرمۆن و هەندێک جۆر لە هۆرمۆنی بۆ نمونە سیرۆتۆنین و BDNF و دۆپامین و کۆمەڵێک هۆرمۆن هەیە کە ئەژێتە ناو لەشی ئینسانەوە. ئەم هۆرمۆنانە کار لەسەرەوەکەن کە مرۆڤ پڕوزە بێت. باشە وەختی ئاستی وزەی دابەزێ کات لە کۆتایی کارەکەیە وردەوردەیتر ئینسان ئاستی وزەی دابەزێ، کە وزەی دابەزی ئاستی وزەی هەست بە هیلاچیەکات، کە هەستی بە هیلاچی کرد تەرکیزی کەمە بێتەوە. باشە کاتێککە جارێکی تر وەرزش ئەنجامەدات و دیسانە ئەو هۆرمۆنانە ئیزافا کاتەوە بە ناو لەشی، کە ئیزافی کردەوە بە ناو لەشی دیسانەوە ڕۆحێت و وزەی بۆ ئەگەڕێتەوە. ئەو کاتە کاگەڕێتەوە بە ماڵەوە کاتێک ئەمە ئەنجامدا شەوەکەی بەباشی تێپەڕێن. ئەگەر میوانێکی هات زۆر بەباشی پێشوازی لە میوانەکە ئاکات و پەیوەندیی زۆر باشی لەگەڵ ئەنجامەدا لەگەڵ مناڵەکان و لەگەڵ خێزانی بە هەمان شێوە زۆر باشتر و زۆر جیاوازتر لەوەی کە پێشووتر ئەگەر ئەوەی نەکرد. کاکلاوە کێشەوەی وەرزشی یەکەم ئەنجام نەنجا وەرزشی دووەم ئەو کاتە زۆر ئێمە قسەمان لەسەر چی؟ ئێمە قسەمان لەسەرەوەی کە چۆن ڕۆژێک بە شادی تێپەڕێنین، پڕیکەین لە داهێنان، پڕیکەین لە چالاکی. ئەگەر بەم جۆرە ڕۆژەکەمان تێپەڕان، بەم جۆرە ژیانمان لێ ئەگوزارێ، بەم جۆرە چێژ لە ژیان وەرەگرین. ئەنجا دینە سەر ئەوەی کە کاتێک کۆتایی ڕۆژەکەمان هات لە کۆتایی شەوە چۆن بخەوین ئەسڵان بەرنامەی خەومان چۆن بێ. وەختێک کە ڕۆژەکەمان بەم شێوازە تێپەڕان زۆر بە ئاسوودەیەوە کاتێ سەرمان قسە سەرسەرینەکەمان خەومان لێکەوێ، بۆ چکە هەموو کارەکانمان ئەنجام داوە، هەموو شتەکانمان بە باشترین شێوە بە باشترین کوالیتی ئەنجام داوە. ئەنجا دیسانەوە ئێمە پێویستمان بە چەند کاتژمێر هەیە بۆ ئەوە بخەوین، لە چ کاتێکا پێویستە بخەوین. ئەسڵەن لە ماوەی ڕۆژەکەمانە کە پێویست بوو بێشتر باسی کەم لە ماوەی ڕۆژەکەمانە چ کاتێک لووتکەی وزەی ئێمەیە بۆی کارە زۆر گرنگەکانی تا ئەنجام بین. ئەو کارانی کە پێویستی بەوە هەیە کە تەرکیزێکی تەواوی ئەوێ
کە ڕۆحێتێکی وزەیەکی زۆر زۆر تەواو زۆر باشی چ کاتێک لوتکەی وزەی ئێمەیە ئەو کارە گرنگانەی تیا ئەنجام بێ ئەجا خەویش دیسانەوە هیچێکە لە نهێنی هەرە گرنگەکانی ژیانی ئینسان هیچێکە لە چالاکی هەرە خەو بریتی نییە لە وەستانی مرۆڤ لە چالاکی نەخێر خەو بریتە لە یەکێک لە چالاکی هەرە گرنگەکان کە مرۆڤ لە ماوەی 24 کاتژمێرە ئەبێ ئەنجامی بات مرۆڤ ئێستا زۆر بەبێ خەوی بۆ چونکە خەو مرۆڤ بە تەواوی خاو ئەکاتەوە ئەیهێنێتەوە سەر شەپۆ لە هەرە گرنگەکانی مێشکی بۆ ئێستا ئێمە زۆر بەهێمنی قساکەین چونکەیتر دیسانەوە کاتێکە لە خەو هەڵەسی ئامادە بێتەوە بە ڕۆژی نوێکو جەنابەت باست کرد بەڵام لە خەوە کاتێککە مرۆڤ ئەچێتە ناو خەوەوە تەجروبەی شەپۆلی ئەلفا ئاکات مێشکی تەجروبەی شەپۆلی تێتاکە عفو تەجروبەی شەپۆلی دەلتاکات باشە کە ئەم شەپۆلانە زۆر زۆر گرنگن بۆچی بۆ ئاسوودەیی تەواو بۆ دووبارەکردنەوەی زانیاریەکان ئەوانەی کە فێرخوازن و سعیان کردو لە ماوەی شەوەکەیە بۆ ئەوی بەردەوام مێشکی زانیاریەکانی بۆ ڕێکخاتەوە جارێکی تر بۆ ڕێخستنەوەی بەرنامەکان بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکان بڕێک لە نەخۆشی هەیە لە لەشی ئینسانە کە پزیشکەکان ڕەنگە پێویست بە زۆرتر قسە لەسەر ئەم بابەتە بکەن هەچەنە من لەو بابەتانە زۆر باوڵێنشتی تایبەتم خوێندێتەوە لە سەریان بڕێک لە نەخۆشی هەیە لە ژیانی ئینسانە کە لە ماوەی خەوە لە ماوەی خەوێکی قوڵ و ئاسوودەیە مرۆڤ چارەسەرە بێ باشە هەندێک جار چوون بۆ لای هەندێک پزیشک کاتێک کە نەخۆشیێکی دیاریکراومان هەبوو بۆ پەتایەکی وەرزیمان هەبوو شتێکمان هەبوو پزیشکی زیرەک و لێزان پێی وتوین زۆر گرنگی بە پشودان بە چۆرە ناو خەوێکی قوڵەوە زۆر ئاسوودە بەبەر لەوەی بخەوی بۆ نمونە دووشێ بکە بە ئاوی گەرم بە ئاوی گەرم مرۆڤ خۆی بشۆرێ خێراتر لەشی ئاسوودا بێت و ئارامە بێتەوە و خێراتر ئەچێتە ناو خەوێکی قوڵەوە لەبەرەوە خەوێکی قوڵ بۆ زیهن و بۆ ڕۆح و بۆ جەستەمان زۆر زۆر گرنگە بۆ ژیانیشمان تقریبا نزیکی 1/4 بۆ 1/3 بریتە لە خەو ئێکاتە چۆن ئەبێ ئێمە چۆن بخەوین ئەسڵان باشە هەر کتێبێک هەیە بە ناوی ئەوەی کە چۆن بخەوین یان بۆچی بخەوین why we sleep ماتیۆ واکر پزیشکێکی بەریتانیا و مامۆسای زانکۆیە و لە ئەمریکا ئێستا ئەژی تقریبا هاتوچۆوەکە بەڵام زۆرتر لە ئەمریکا یەک مؤسسەی گەورەی هەیە 20 ساڵە بەس لێکۆڵینەوە لەسەرەوە کە مرۆڤ چۆن بخەوێ مرۆڤ کاریگەری خەو لەسەر چارەسەری نەخۆشین کاریگەری خەو لەسەر بەرگرتنی زانیاری کاریگەری خەو لەسەر چالاکیەکان کاریگەری خەو لەسەر ئاسوودەی ئینسان باسی ئەوە ئەکات کە یعنی وەختی ئێمە 1/3 هەموو ژیانمان یاخود لە کەمترین حاڵەتە ئێمە 6 ساعتە خەوین 1/4 هەموو ژیانمان بیتێ لە خەو کەواتە چۆن مامەڵە لەگەڵ خەو بکەین چۆن ڕەشە کاکلاوەر ئێمە لەوانەیە تۆزەک پەلەمان بێ لە بەرکات بەس ئەمە ئەو پرسم لەوانەیە سە کەسێک بینەری بەرنامەکە ئێمە بێ بڵێ ئەمریکان بەڕێزە باسێکە حیاتێکی نمونەیە و لەوانەیە بە هەمومان جێبەجێ نەکرێ بەڵام مەرجە ئێمە ئەو پلان و بەرنامەی کە دایانین بۆ کاتەکانمان هەمیشە وەکو خۆی جێبەجێ ببێ طبعا من سەرەتا باسی شتێکم کرد کەسیش تووشی مەلەل و بەتاقەتی نەبێت کاتێک بەرنامەکانی سەرەتا باسی شتێکم کرد فعلا ئەوە پێویست بوو پێشتر باسی کەم بیرت خستمەوە وتم بەرنامە هەیە بۆ 30 ڕۆژ بەرنامە هەیە بۆ 20 ڕۆژ بەرنامە هەیە بۆ 365 ڕۆژ بەڵام هەموو هەدەفی ئەم بەرنامانە بریتی لە چی بریتین لەوەی کە تۆ لە ماوەیەکی زەمەنیا تۆ ڕابیت لەسەر کۆمەڵێک شت کە لە ماوەی 24 کاتژمێرە ئەنجامیان بێ باش من ناڵێم تۆ لە یەک ڕۆژە کە ئەمڕۆ بڕیارێدا هەموو ئەم شتانە بە تەواوی جێبەجێکە لە کاتێکا تۆ لەسەر ڕۆتینێک ڕاحاتی بە تەواوی پێچەوانەی ئەم ڕۆتینەیە تۆ پێویستت بە کاتێک هەیە بۆ نمونە ئەچتە ناو پرۆگرامێکە ئەوچتە ناو سەرمایە گوزاریەکەەوە تاوان یەک لە شتانەی کە زۆر مهمە مرۆڤ سەرمایە گوزاری تیا بکە بریتە لە سەرمایە گوزاری لە خودی خۆیان لە تواناکانیە چۆن سەرمایە گوزاری لە توانەکانی خۆیان بکە باش ڕۆژێک من بۆ نمونە بەرنامەیەک دانم لە ماوەی 30 ڕۆژە ئەم بەرنامەیە تەواو بێت بەڵام ئەم 30 ڕۆژە بۆ هەدەفێکە بۆی تۆ ڕۆتینێک دروستکە بۆ 24 کاتژمێر دابەشیکەی لە ڕۆژ یەکەمە ئیش لەسەرەوە کەم ئەم ڕۆژە تەرکیزم لەسەر ئەوە بێ گرنگی وەرزش بزانم لەباری وەرزشەوە شت بخوێنمەوە تاوەکو بێ بەچی تاوەکو بێ بە معریفەیەکی زەینی کە بوو بە معریفەیەکی زەینی ئەو کاتە زیهن فەرمانمان پێکاکۆ ئەو چالاکی ئەنجام بێ باش دوایی ئیش لەسەرەوەکەین ڕۆژی دووهەم ئیش لەسەر ئەوەکەین لەباری خواردنی تەندروستەوە شت بزانین
لەبارەی خواردنی تەندروستەوەش بزانین دوای ئیش لەسەرەوەکەین چۆن داهێنان لە کارەکانمان بکەین دوای ئیش لەسەرەوەکەین چۆن مامەڵە و پەیوەندیەکانمان ڕێک بخەین لەگەڵ خەڵکی ترا دوای ئیش لەسەرەوەکەین چۆن لایەنی زیهنی و ڕۆحی خۆمان ڕێک بخەین لە پەیوەندیەکانمان لەگەڵ خەڵکیە وەختێ من دانیشتووم بێدەنگم کەسێکی تریش دانیشتووە بێدەنگە بیل لە کەسێکەکەمەوە پەیامێک لە منەوە ئەچێ بۆ ئەو کەسە بەبێ ئەوەی هیچ کاممان هەستی پێ بکەین هەر لە خۆیەوە شتێکی متەبادل زانیارێک لە نێوانمانە تەبادل لە کاز ئاڵ و گۆڕ ڕەبێت زانیارەکە بۆ نمونە ئەگەر من بەڕقەوە لە فڵان کەس بڕوانم وزەکەم زووتر هەست بەواکە وزەکەی ئەوی زووتر هەست بەواکە کاتێک کە ئێمە ئەڕۆین نزیکی یەکترە بینەوە زۆر بەباشی مەرحەبای یەکتری ناکەین کەواتە کاتێکمان پێویستە لە ڕۆژێکە پێویستە ئیش لەسەر ئەوە بکەین باسی گرنگی ئەم پەیوەندی زیهنیانە بکەین ڕۆژێکی تر پێویستمان بە چیە پێویستمان بەوە هەیە ئیش لەسەرەوە بکەین چۆن بخەوین چۆن گرنگی خەو بزانین هەرێکە لەمانە تۆ لە ماوەیەکی دیاریکراوە پێویست بەوە هەیە لە مانجێکا پێویست بەوە هەیە ئیش لەسەر ئەو پێ ڕۆتینێک بۆ 24 کاتژمێری ژیانی خۆت دروستکەی نەکەوەی لە ماوەی 24 کاتژمێرە تۆ ئیدی یەکسەر کە بڕیادە یەکسەر بچیتە ناو ئەم جۆرە ڕۆتینەوە چکە تۆ پێشتر لە ڕەسەر ڕۆتینێک ڕاهاتووی کە زۆر ناڕاحەتە هەموو لەشت لەسەر ئەمە ڕاهاتووە هۆرمۆنەکانی لەشت ڕژێنەکان هەموو ڕژێنەکانی لەش هەموو خودەکانی لەش هۆرمۆن بە ئاراستی بیرکردنەوە ئەو ڕۆتینەی تۆ ئەڕژن کاتێکە چوتێتە ناوی بۆ گۆڕینی ئەمانە پێویست بە کاتێک هەیە پێویست بە 30 ڕۆژێ 20 ڕۆژە یا ڕەنگە 40 ڕۆژ دە بەرنامەیەکی ئەڵێ لە ماوەی 66 ڕۆژە تۆ ئەتوانی ڕۆتینێک بۆ ژیانی خۆت دروستکەیت زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک دلاوەر حەیدەر پارێزەر و ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی سپاس بۆ کاتێک پێت بەخشین زۆر سپاس بۆ ئامادەبوونە ئەزیزان دچینە لایڤیتیەک لە کۆیە کە سەبارەت بە پێشەنگا و کاری دەستی جوانە بێکەوە بینەری ئەو بابەتە دەبین فەرمووی لە کاتی دەوام و شتیواوە دەوامە و دوایش دێمەوە خەریکیە و ئیشانم بە گوێرەی پێویست خەریکیە شتە هەر خۆ خافرانە دەناوە شتێکی لە لای خۆم بە مهمی نازانم بەس کات بەڕێکردن و خۆ خافرانە و کاتەکە بەڕێ دەکەم و خەریکیە شتانە هەر بێمەوە بەبێ دار ناحەوێمەوە جار هەیە لە دەوامیش خۆم بەر پارچەدارە و خەریک دەکەم ئیشەکانەوە هەموو ئەوەی لە وەختی خۆی بەکار هات پێ و لە بیرم بێ هەموم کردوتەوە هەشە دووبارە و سێبارەشە ئەوەی لێرەیە هەمووی بەدەستی خۆم کردومە ئێستاژەگە هەر بزانم چم بەبیر بێتەوە ئەوانەی نەم کردو ئەوانیش دەکەم قەیناغەوە ئەو هەوجارە و ئەوەی بەکار هات پێ کردومە ئێستاژەوە پاش نیۆڕۆیانی شار خەریکم زۆر دێن عالم زۆر دێن بۆ خۆشم لێوێ نەبم هەردێن ڕەسم دەگرن کەناڵەکان دێن جار هەیە قسەش ناکەم هەر زۆرە وەڵڵا لە حیساب نایێت جێیەکەم گچکەیە دەنەخۆ شتەکان هەتا برەی زۆرە بەس لە بە گچکەی هەمووی لە سەریەکە و بابەتەکان لە تەنیش یەکدانەندراوە هەر بۆ کات بەڕێکردنەوە لێ دانراوە لایەکی ئەوێن پێوە گرتووە دەتوانم شتی گەورەتریش بکەم یعنی هەر زۆر گەورەتر بەس کەرستەم نییە و جێژ نییە لێی دابنێم وەڵا شتی گەورە لە وەختی خۆی سیارێک هات لە نەوەتەکان سیارێک هات لە هەولێرەوە هات بوو قشڵەی کۆیم کرد لە ناو ئەو قاعەیە زەراعە هەیە لە کنیەشێتی ژنانە لەوێ تەوامان کرد و دوایی بردمانە هەولێر و هێنامانەوە هەرمان وشان قشڵەی کۆیە بووە تا هەریەکە لە جێی خۆی بزانن بە چ بەناوبانگن ئێمەش قشتەمان کرد هەر بەدار و ئەوانە بای هێنانەوە تێکماندا و نەم کردووە هیچ هەیە شتەکان دەباو دەهێنێتەوە بەس بۆ خۆم حەزم لێ نییە بچمە ئەو جیانە برم وا ئەم کردووە ئادەکەم و هەشە دەی بە هەرچی بشی با بیهێنێتەوە پێم ناخۆش نییە بیباتە هەر جێک هەمووی هیچ نییە شتی تازە بێ برێن دانرابێ هەمووی کرا و ڕابرد و هەمووی بەکار هات
هەر بۆ خۆم هەر حەزم لەو ئیشانە بوو بە پارچەدارێکە و خەریک بووم یەک ڕۆژ هەروە تێرەگەم چم نەکردووە نەوعەتی دارەکانیش هەموو دەناسم هەر چیدارە دەیناسم و ناوی چییە و کام چاکە و کام خراپ وەختێکیشی ئەوەمان دەکرد نەجاڕی سەبەمان دەکرد تەختە و دار و ئەوانەمان هەبوو دوای ژیشەکە لەبەرەوە کەم بوو نەما دوای دوکانم دانا هەتا ئێستا شەر دوکانی نەجاڕیم هەیە کەنتۆروشتیا بەس ئیشەکە نەماوە دوکانە کەشم پاژنی وەڕاندە ئیرادەنیشتن و خەریکی ئەو تکەدار و ئەوانە و وردەکاریەم و ئەوە ڕەوڕەوەیە یەکەم جار هەموم تەواو کرد و بەکارم هێنا هەموم لێکدا دوای هەر مۆشاندەوە دوای یەک لە ناو شوشە بە تێل و بە داری باریک لێکم داوە بە هێلم هەتا ئەوها دەرچوو جاری شێ تەواو زۆر کاتی دەوێت شوشەکە گەورەیە دەست ناگاتیان تێک دەچێت دووبارە ئەوەی دەکەیەوە ئەوەیە ئەوە ڕەوڕەوەیە لانکم کردووە کورسیم کرد ئەوانە لە ناو شوشە خۆشەویستان بەردەوامی لەگەڵتانە و لە تەوەری دووەمدا دەچینە لای خانوێکی دەستڕەنگین کە کارەکانی زیاتر بە مێخک دەکات ملوانکە و بابەتی ڕازاندنەوەی جلوبەرگی خارمان دروست دەکات بە شازێکی تایبەت و جوان کە ئەویش خاتوو نیگار عەبدوڵڵایە دیزاینەرە خاتوو نیگار بەخێر بێی سپاس و ئامادەبوون لەگەڵمان ئەم کارە جوانانە و هێناوە ئەمڕۆ لەگەڵ خۆتە حەزەکەم سەرەتا خۆت ناسێنی و کەی دەست کردووە بە کاری دیزاینکردنی ملوانکە و ئەکسسوارەتی کورد من نیگار عەبدوڵڵا دانیشتووی شاری سلێمانیم ماوەی 9 ساڵە دەستم کردووە بەم کارە دیزاینکردنی ملوانکە و مێخەک و کیفی پارێ زۆر باشە ئیشێکی چۆنە خۆشە بەلا زۆر بەتەکید زۆر خۆشە بەلامەوە ئیشێکی زۆر خۆشە ڕۆژانە سەرقاڵە بیپۆی خۆم بەلامەوە زۆر خۆشە چەرە کاتیان بۆ تەرخانەکەیەواتەوە لە ڕۆژێکا بۆ ئەوی کاروبارەکان وەڵڵاهی بە حکمەوەی مناڵی بچووکم هەیە کاتەکانە بە دیاریکراوێ لەبەرەوە بە زۆری لە شەوانە جاری وا هەیە کە ڕۆژیش ئەگەر مەجالم هەبوو یا خاتونێک داوای شتەکان کا داواکاریەکە بێ ئیتر کاتی بۆ دا یعنی بەپێی پێکراوە بەڵێ بۆ هەونجا ئەو کاتە دەسەکەم بەیشکردن هەر لە ماڵەوە ئیشەکان تەکەی یان شوێنێکی تایبەتی هەیە هەر لە ماڵەوە هەر لە ماڵەوە ئیشەکان مەکەم و وەکوتم بە حکومی مناڵی بچووکیشم هەیە و مناڵی ترم هەیە هەر لە ماڵەوە کارەکان لە کەرەستەیەک زۆر بەکارهێنی ئێستا ئەمڕۆ تەوەرگەیمە لەسەر مێخەکە بەڵام تۆ کۆمەڵە کشتی جوانتریشە بەکارهێنا و حەزەکەی باسیێوانەمان بۆ بکەین وەڵڵا سپاس بەخوا لێسێ کوالەتی باش موروشت کوالەتی زۆر باشمان هەیە شتی زۆر جوان هەیە موروەکان زۆرن نوعیان زۆرە چیمەن هەیە شیلانە هەیە موروی عەقیقی هەیە زۆرترین ئیشەکانی من لەسەر مێخەکە مێخەکیش لە قەیمە شیلانە بەکار هاتووە شیلانی لەگەڵا بەکار هاتووە بەڵێ شیلانە بەکار هاتووە لەبەر ئەوە زۆرترین کات شیلانە بەکارێنن باشە ئێستا کامیان زیاتر خواستی لەسەرە ئەوانی کە بە مێخک دروستەکرێ یاخود ئەوانی کە هەر بە موری ئاسایی دروستەکە لە ئێستا مێخەک خواستی زۆر زۆر لەسرە لەبەرەوەی هەم مۆدی هاتۆتەوە هەمیش چۆن بڵێ مۆرکێکی کوردەواریە لەبەرەوە لە ئێستا زۆر ئەو حەتحەتۆکانە ئەو ملوانکەی
ئەم زەردە ئەوە بە قماش کردومە ناوەکەی مێخەکی تایە ئەوە لە ئێستا خواستی زۆر لەسەر و شتێکی زۆر تازە باشە جاران زۆ بە سادەی ئەم ملوانکەی مێخەکانە دروست ئەکرا بەڵێ باش تۆ هەوڵیا چ جیازیەک دروستکەی ئایا دیزایانی نوێی بۆ زیابکەی موروی جیاز هەوڵیا گۆڕانکارێکی تیابکەی لەگەڵ سەردەما بیگونجێنی بە تەکید ڕۆژ بە ڕۆژ خۆی ملوانکە عادەتی وایە بێ گۆڕانکاری زوو گۆڕانکاری بەسەرابێنی دیزایانی مێخەک وەکوتە مۆرکێکی کوردەواریە من توانیمە نزیکەی 10 بۆ 12 نوع مۆدلی تازە ئێستا ئەم مێخەکان ئەوەی سمڵەکەی پێوەیە ئەوە دوێنێ پێرێ دروستم کردوە دوێنێ فستیڤالێکی گەورەمان هەبوو ئەوە تازەترین ئیشمە خۆم ڕۆژ بە ڕۆژ گۆڕانکاری بەسەران نزیکەی 12 نوع لە قەیمیەکە گۆڕانکاریم بەسەرانەوە 12 نوع زیاتر بە کوالەتی باش و بە مۆدلی تازەتر دروستم کردوە زۆر باشە نگارخان لە کۆنا زیاتر مێخەک بۆ دروستکردنی چ شتێک بەکارات و ئایا هەر ملوانکەی لێ دروستکراوە یان شتی ترشی لە دروستکراوە لە کۆنا مێخەک بۆ ملوانکە بەکار هاتووە بۆ ئەم حتاتۆکانە بەکار هاتووە بۆ دیزاینکردن بۆ زۆر شت بەکارەیە کراوەتە ناو چێشتەوانەیە زیاتر بۆ ملوانکە بەکارێت باشە نیگارخان هەر ملوانکە و بابەتی ئەکسسوارات دروست ئەەکەی یاخود هەوڵەیاوەشتی تریش دروستکەی بۆ نمونە ئێستا جلی کوردی ئەچندێ واتە کڵاو دروستەکرێکۆ و کڵاوی خۆت لەسەردا هەوڵەیاوەشتی تریش دروستکە یان زیاتر گرنگی بەمانە ئەی و حەز لەم جۆرە بابەت بەڵێ من وەکو تمیشەکانی من ملوانکەیە دەستبەنە کیفی پارەیە ئەو تەزبیحانە تازەترین مۆدێلە سەر و کڵاوە ئیتر سەر و کڵاو ئەنواعی هەیە حەسەب خواستی خانمەکان بەڵام من خۆم زیاتر شتەکان بە فکری خۆمەکەم و ئیتر هەر شاڵێ حەزم لێە ئەو دیزاینە بۆ پێ و دیزاینە بە حەزی خۆشی بۆی دروستەکەم کاتە بە هەردوو شازەکەی شەکەی هەم دیزایانی خۆت و هەم داواکاری بەڵێ خانێک داواکاری هەیەڵێ ئەو مۆدلم بۆ دروستکە ڕێکۆکۆ مۆدلە بۆ یەکەم هەر شاڵێ بابەتلی خۆ بێ لەبەری خۆت ڕەنگەکان ئەزانی ڕێکخەیت ئیشەکەی خۆت ئەوەیە یاتە دەست خۆم و خۆم ئیشەکەی بۆکەم زۆر باشە خات و نیگار باسیەوەت کرد کە مێخەک بۆ خواردنیش بەکاری تەڵانترانێ زۆرێکمان بۆ خواردن بەکارمان هێنایە بەتایبەت بۆ هەندێک نەخۆشی وەکو دەرمانی کوردەواری سفادەمان لێ کردووە بەس ئەمەوە بزانم ئەو مێخەکی کە بۆ جوانکاری ڕازانەوە بەکارێن هەمان ئەو مێخەکەی کە بۆ خواردن بەکارێنین بەڵێ هەر مێخەکە لە بازاڕە هەیە وشکە بە زۆری ئێستا بۆ ناو بریانی بۆ هەنێ ناو دا و دەرمانی چێشت بەکارێت بەڵێ هەمان مێخەکە ئەتر من بە زۆرە لەخوا بە زیابە لە بازاڕ ئامادەیەکەن بۆەوەی کە ئیتر بۆ ملوانکە حازر بێ بۆەوەی بیکەن بە ملوانکە بەڵێ من سەختە ئەبێ 2 ڕۆژ لە ئاوا بێت دوای ئەوە ئەنجا ئەتوانێ ئیشی لەسەر بکەیت باشە نیگارخان جاری وایە کە بەکاری هێنی دوای ماوەیەک بۆنەکەی کەمە بێتەوە ئەو کاتە هیچ هەلێکی هەیە من بینیوە زۆر جار ئەیکەنە شتیترەوە بۆی بۆنەکەی بەڵێ ئێستا مێخەکەکە ئەتوانی کە دروستی کرد تەڕەو کات کە تەواو بوو بکەیتە پەنگوینێکەوە بکەیتە دەرگای سەلاجۆ هەر بە تەڕی ئەمێنێتەوە خراپیش بۆنەکەشی ناڕات بە هیچ شێ بۆنەکەی ناڕوات بەڵام هەیە لە حەزم لێ باوشک بێتەوە بە وشکی بەکاری بێنم ئەگەر وا بێت ماوە ئەتوانی بکەیتە ئاوە و هەم بۆنی خۆشە بێت چکان مێخەک بۆنی ناڕوە سەر بەردەوام بە تازە ئەمێنێتەوە باشە تا چەند گرنگی بە تەنسیقکردنی ڕەنگەیە ینی بۆ نمونە جلی کوردەواری خۆمان ڕەنگی زۆرتیە ئەوەندەی ڕەنگی جوانتیە کە زۆر جار سەختە ڕەنگی تری لەگەڵا بگونجێت تۆ هەوڵیاوە چۆن ڕەنگەکان لەگەڵ یەک کارێک بخەی بۆ ئەوی کە خەڵک زیاتر خواستی لەسەر بێ ڕەنگ زۆر گرنگە ڕێخستنی ڕەنگەکان زۆر گرنگە تا ڕادەیەکی باش توانیمە ڕەنگەکان ڕێک خەم وەکوتم ئێستا شیلانە هەموو نەعەموریەکمانەیە لەخوا بەزیابێ بەڵام ڕێخستنەکە زۆر گرنگە ڕەنگ زۆر گرنگە ئێستا ساڵی ڕابردوو زۆر مۆدی ڕەنگا و ڕەنگ بوو تا 2 ڕەنگ 3 ڕەنگی ژەتوانی بڕۆیت ئیتر کە دیزاینت بۆ کرد کاتێک کە ملوانکێکی مێخەگەکەیت سەرەتا گوڵەکان یەکەی دواتر دەزەکەی بە دروستکردنی ملوانکەکە شتەکانی تێ پێشەوە کام ڕەنگە زۆر گونجا لەگەڵی جوان بوو جاری وایە 2-3 جار مۆدێلی مێخەکەکە ئەگۆڕم کامە زۆر جوان بوو لەگەڵی ئەو کات ئەو ڕەنگە خاتونی یارکەمێک باسی ئەمەمان بۆ بکەی ئەم ئەوە حەتۆکەیە ناوەکەی مێخەش و سمڵ و شمڵیتیایە خۆم لە ماڵەوە بۆی ئەهاڕم لەمانۆزان ئەکرێ بە پشتێن وایە ئەکرێ بە پشتێن ئەکرێ بە مەدالیاسە من خۆم زۆرترین خواستی لەسەر لەبەرەوەی داهێنانم زۆر لەسەر کردو ئێستا ئەو ملوانکەیەش ئەوە بۆ مەدالیاش بەکارم هێنا و ناوەکەی مێخەکی تایە ئەمە بۆ زۆر شت بەکاریایی من بۆ نمونە
ئەم ئاڵلقەیان پێوە کڕۆ ئەڵلقەی مەدالیان پێوە نەکڕۆ بۆی خانمەکە بە دڵی خۆی بەکاری بێنێ بۆ سیوچی سیارەکەی بۆ کلیلی مەدخەلەکەی بیکا بە خۆی وەکو ئەوەی من کە کردومە بە خۆمەوە ئێستا زۆرترین خواستی لەسرە شتێکی تازەیە ڕەنگەکانیش خۆم ناڵم بە دڵی خۆم کام ڕەنگە زۆر گونجا ئێستا خەڵک حەزی لە شتێ ڕەنگا و ڕەنگە جلی کوردیش بە ڕەنگا و ڕەنگە و جوانە بەڕاستی ئەم حەتحەتۆکەیە لەگەڵ مێخەکە ئەم ساڵ خواستی زۆر زۆر لەسەر بوو باش ئەوەی ئەیبینین زیاتر کاری دەست بۆ سەر جلی کوردی بەکارێت لای خۆمان بەڵام هەوڵەیەوە بۆ سەر جلوبەرگی ئاسایی ڕۆژانەش کۆمەڵێک ئەکسسوارات دروست بکەی کە خانمان بتوان سوودی لێ ببینن بەتەکیت مێخەکەکانم سەمەڵ ئەو شیلانەیە هەمووی توانیمە بۆ جلی کوردیش ببێ بۆ جلی دەرۆژ بێت چکە هەنێ خانم حەزی لێت یاڵە من جلی کوردی زۆر کەم بەکارێنم حەز ئەەکەم سەمڵەکە کورد بێ مۆدلێکی کورد بێ بۆی بۆ جلی شتێکی ناسک بێ قەڵەباڵغ نەبێ سمڵ کامێ توانی پێمان ئەو سپێ عزیێت نەبێ ئەو ملوانکەشینە بەڵێ ئەوەی ئەو سپێەوە مێخەکە ئەمە وەکوتم دوو ڕۆژە دروستم کرۆ تازەترین ئیشمە شتێکی جوانیشە لایەکی مێخەکە و لاکی تری بەڵێ ئەوە بە فکرەی خۆم کردومە و تازەترین ئیشە فستیڤالێکمان هەبوو دوێنێ بە بۆنێ ئاڵاوە دروستم کرد ئەمە سمڵە ئەمەشیان مێخەکە من هاتووم هەردووکیم تێقەڵ کردووە باش ئیتر شتێکی زۆر جوانە ناڵێم ڕەنگەکان خواستی خۆت یعنی خۆت چ ڕەنگە لەگەڵی گونجا ئەو ڕەنگە هەڵەبژێرم جا بڕابکەن بینەران لێرەوە یەک بۆن مێخەکی عین تەسەوەر ناکەن بۆنی ئەوەندە خۆشە نیگارخان باسێک لەوە بکەی کە تۆ بەشداری پێشەنگات کردووە و ڕەنگە لە چەندین پێشەنگایە بەشداریت کردبێ ئەمە سوودی هەیە بۆ خانمان بۆ ناساندنی کارەکەت هەوڵت دیاوە ینی خۆت کارەکەت زیاتر پەرە پێ بدەی بەتەکیت من خۆم لە گروپێکام گروپی خیاڵی خانمان لەو ڕێەوە زۆرترین پێشەنگا بەشداریم کردووە زۆر زۆر باشە خانمان کە دەستێنە ئیشێک لە ڕووی گروپێکەوە بێ چوزام لە ڕووی پێشەنگاکانەوە بێ لەو ڕێەوە زۆر زۆر باش کارەکان ساغە بێتەوە و زۆر باش ئێستا من لەگەڵەوە گروپەیەم لەو ڕێو کارەکانم ساخەکەمەوە قورس نییە بۆ خانمێک کە خاوەنی خێزانە و مناڵە و خەریکی ئەم جۆرەکارانەش بکە بێگمان پێویستی بە وردەکاری و کاتی زیاترە بەتەکیت نەخەر قورس نییە لەبەرەوەی کە تۆ کاتە بۆ دانا کە تۆ بڕیارەدا ئەو ئیشە بکە ئێستا من بڕیارە ماوەم ئیشە بکەم و ماوەی 9 ساڵە خەریکی ئەم کارم نەخر قورس نییە لەبەرەوەی بەرنامەم بۆ داناوە من خاوەنی مناڵم وەکوتم مناڵی بچووکم هەیە هاوسەرم هەیە کۆمەڵێ ئەرکی ناوماڵم لەسەر شانە سەرڕای ئەمانەش ئەم کارە هیچ بەلامە قورس نییە لەبەرەوەی خۆمم بۆ تەرخان کردووە چۆن بڵێ کاتم بۆ داناوە لەبەر ئەوە نەخر هیچ بەلامە قورس شە خۆشەویستی تۆ بۆ ئیشەکەەوە بکە کە بەلاتەوە قورس بەتەکید ئەگەر ئیشەکەی خۆت خۆش نەوێ قەت سەرکەوتو نابێت لەبەرەوە من ئیشەکەی خۆم خۆشەوێت و بۆیە توانیشمە سواز بەخوا سەرکەوتوم و ئەو خانمانی کە شتیان لێ کڕیم و لە پێشەنگاکانە ڕۆژانە دەستخۆشێکی زۆر زۆرم بۆیێت لەبەرەوەی کارەکانی منیان زۆر زۆر بەلاوچوە بووم بە مشتریشە بەڵێ بەتەکیل لە سواز بۆ خواستە و ملوانکەی مێخەکە زۆرترین خواستی لەسەرە لەبەرەوەی داهێنانەکاری خۆشم بووە سواز بۆخوا بۆ هەموو شار و شارۆچکەیەک ڕۆشتۆ بۆ دەروی وڵات بۆ دووبەی سواز بخوا لە ئێستا خواستی زۆر لەسەرە ئەگەر کەسێک بێ بێم شتانە داوا بکارە چه ڕێگایەکەوە بگا بە تۆ پیجم هەیە لە ڕێی پیجەکەمەوە ماوەی ساڵەکە پیجم داناوە وەکوتم لەو گروپەشەوە کە لەگەڵ یانام زۆرترین پێشەنگا بەشداریەکەم لەو ڕێوەکارەکان ساخەکەمەوە ئەتا گاندنیش هەیە بۆ زۆر بێش بەڵێ وەکوتم بۆ زۆربەی شار و شارچەکانم نردووە و بۆ دەرەوەی وڵات بۆ هەموو شوێنێکم نردووە باشە کێ سەپۆرتی نیگارخانەکە هاوکاری ئەکا پشگیری ئەکا بۆی کە پەرە بە کارەکەی با بێگومان ئەگەر تۆ حەزێکت هەبێ و تێ کارێک بکەی ئەگەر کەسانێک پشگیرت نەبن بە تایبەتی لە خانەوە دەکەت ناتوانانی بەردەوام بیت بەتەکید من بە دەرەجە یەک هاوسەرەکەم هاوکارێکی زۆر زۆر باشە لە هەموو کارەکانمە بازاڕیەکانم بردن هەچ کاتێ بڕۆم بە پێشەنگاکان ئەو لەگەڵ مایە هاوکارێکی زۆر زۆر باشە لە ماڵەوە لەبەرەوە لە ئێستا هاوسەرەکەم پاڵپشتێکی زۆر زۆر باشە بۆ من ڕۆڵە خێزان بێگومان زۆر زۆر گرنگە ئەوەی کە ئێمە سەیرێکین ئەو خانم و بەڕێزانی کە دێنە ئێرە وەکو بەڕێزت خاوەنی دەستڕەنگینێک و هوەرێکیان هەیە یاخود زۆر کات
پیاویشە خودت کوڕیشە کە گفتوگۆکەین بەیەکەوە یەکسەر باسیەوەکە کە خێزانەکی زۆر هاکارین مە بۆمان دەرەکەوێت بەڕاستی خێزان هۆکاری سەرکەوتنی بێگومان ئەم جۆرە کەسانە بەتەکید ئەگەر خێزانەکەت لەگەڵتانە بێ ناتوانیت جاری وە هەیە تۆ لە ماڵەوە گەر بە پێ تااقەتی بڕۆیتە دەرەوانێ لە کارەکە تا سەرکەوتو نابی بە حقت من وەکوتم هاوسەرەکەم سەرڕای ئەوەی کە خۆی بە ئیشی خۆی و مەشغوڵە و دەوامی هەیە سەرڕای ئەوەش هاوکارێکی زۆر زۆر باشی منە هەموو کارەکانم هەموو چوونە دەرەوەکانم ئەو لەگەڵمایە سپاس یەکەم و دەستخۆشی لێ دیگارخان هەر خۆ دەست ڕنگینیە دەست ڕنگینی ترتان هەیە لە خانەوە دەکەتا کە لێوی فێر بووبی چوزانم بەڵێ وڵی ئێمە سێ خوشکین هەرسێکمان سپاس بخوا دەزڕنگینین ئیتە هەر یەکە و لە بوارێکە خوشکە گەورەکەم خەیاتە سپاس بخوا خەیاتێکی زۆر باشە هاوکاریەکەگەن بەتەکید خوشکە بچووکەکەشم لە دیزایانی جلوبەرگ و ناوماڵە بەڕاستی یەکەمە خۆشم ئەم کارم هەڵبژاردووە سپاس بۆ خوا هەرسێکمان هاوکاری یەکترین ئێتر لە جلوبەرگا ئەوە خوشکە گەورەکەم دایم بۆ ڕنگ و خوشکە بچووکەکەشم یعنی بەردەوام لەگەڵمایە بەیەکەوەی تر سپاس بۆ خوا هەر سێکمان دەزڕنگینی کاتە و هاوکاریەش گرنگە بەتەکید کە من شتێ دروستەکەم خوشکە گەورەکەم ئەیبینێ یا بۆ نمونە خوشکە بچووکەکەمەی بینێ کە سوکارمەی بینێ کە لە پیجەکە دانم ئەنی ڕۆژانە بەردەوام دەستخۆشیم بۆیە نەک بۆ ئەنی لە پیجەکەشمەوە هەر بۆ نامە بۆ شخصی بۆ خۆم ئەنێرنەوانێ ئەڵێ بەڕاستی کارەکان ڕۆژ بە ڕۆژ جوانتر یعنی تۆ حەزەکەی یەکسەر شتی تازە دروستکەی کە ئەم کە سوکار خوشکوبرا هاوکار و پاڵپشتن بە دەستخۆشیەکان دەستبارگرن جار بەجارێ یعنی کە ئەڵێن ئەم شتۆ جوانە ئەمە جوانە یەکسەر حەزەکەی شتی تازە دروستکەی یەکسەر حەزەکەی کە ئەو شتی کە دروستی کردووە شتی زۆر لەوە جوانتر دروستکەی بەس هاوڕەکانتمان بۆ بکە ینی ئەو کەسانی کە تۆتت لە گروپیەکەم ئێستا ڕەنگە من ئەگەر کەسێکی تر کاری دەسی بکە بە منافسی خۆی بزانم بەڵام ئێوە گروپێکی جوان کە کۆبوونەتەوە هەمووتان کاری دەستیەکەن و هاوکاریەکەکەن لە هەمان کاتە باسی ئەوەش بکەن کە چۆن کۆبوونەتەوە ئایا ئەمە بۆ بەهاندەری زیاتر بۆتان قەت ئەوە وای کردووە بڵێ لەبەری ئەوان کاری دەستیەکەن و منیش کاری دەستەکەم کاریان لەگەڵ ناکەم یان شتێکیوە سپاس بۆ خوا ماوەی 3 ساڵە من لەگەڵەوە گروپەیەم سەرۆ گروپەکەمان کەسێکی زۆر چالاکە خۆی دەزڕێنینێکی زۆر زۆر باشە سپاس بۆ خوا زۆر دڵسۆزە لەگەڵ خانمەکانە لەگەڵ هەمومانە یەکێ لەو خاڵی کە لە گروپەکە ئەبێ وەرگیرێت کارەکەت نابێت لە کاری کەسێکی تر بچێ لەی هاوڕەکەت بچێ بۆەوەی تەواو کە مێزەکانمان ڕێکخست تەواو کارەکانمان جیاواز بێ کە سپاس بۆ خواوایە کە لە پێشەنگاکانە مێزەکانمان دانین و ڕێکی ئەەکەین کارەکانمان تەواو جیاوازە هەمووشمان هاوکاری یەکترین سپاس بخوا یعنی ئەوە نییە بڵێم ئێستا بۆن منە من ئەم ئیشاکەم هاوڕەکەی ترم لە پەنامان ئیشێکی ترەکە کەسمان چاو لە ئەوی ترمان ناکەین و سپاس بخوا هەمووشمان کارەکانمان جیاوازە ئیتر هاوکارێکی زۆر زۆر باشی یەکتریشین سپاس بخوا بەشتان ساق بێخوا بمێن ئینشاءالله یەکێکتر لە ویشانی کە لەسەر مێزەکە ئامادەی ئەو کیفی پارانەیە خود جزدانی پێڵڵین مەلای خۆمان ئەوە چۆن دروستی ئەەکەی ئەوش هەموو کەرەستەکانی خۆت دابینی ئەەکەی یاخود شتێکی ئامادەکرا و تۆ تەنها ئەیچنی بەڵێ وەڵاهی من کیفی پارەکان لە بازار حازرە ئیتر ئەوە هەمووی فکری خۆمە حەزم لەی بۆ گۆڕانکاری بەسەرا بێنید ئێستا لەم ساڵا من لەسەر قوماش پێشتر لەسەر خوری ئەم کرد بە قولاب ئەم چنی و بۆ جانتا و کیفی پارە ئەتر وتم بە گۆڕانکارێکی تر بکەم لەم ساڵا لەسەر قوماش کردومە و سوپاس بۆ خواخواستی زۆر لەسەرە و کارێکی زۆر تازەیە کە لە پێشەنگای عەرزێکەم سەرنجی خەڵک زۆر ڕاکێشیاڵە بە کیفی پارە هەر ئەوانەی بازارە بینیمانە بەس ئەمەی تۆ شتێکی زۆر جوانە لە ڕێ پێیجەکەمەوە داوایەکەن ئەڵێ لەگەڵ جلەکانمانە ڕێکیە خەین شتێکی زۆر جوانە بەلایەنەوە و فکری خۆشمە سپاس بخوا شتەکانی شەمووی لە بازارە هەیە قماشی جوانمان هەیە بە قماش زۆربەی زۆری من بە قماش کردومە دەستبندەکانیش یانی شتی جوانی تایە ئەوانش بە هەمان شێوە زیاتر سوودت لە هەستەکەم بابەتی ناوازە و سەردەمیانە وەرگرت بێەوە کەمتر مێخک لە دەستبندا بەکار بەڵێ مێخک لەبەرەوەی کەوشک بۆ ڕقا دەست ئەزێدەیە بە هیچ شێوە بۆ دەستبەن نابێ مەگەر ئیلا لەسەر قماشێک بیکەیت سمڵیش بە هەمان شێوە لەبەر ئەوە
ئەگەر خانمێک داوای تاقمێ بک بڵێ حەزەکەم دەست و ملەکە لەگەڵ شتێنەکە تاقم بێ من یەکسەر پێڵم ئەڵم دەست مێخک بۆ دەست نابێ لەبەرەوە ئەڵە باشە لەگەڵ موروی ملوانکەکە بۆم ڕێکخە ئەتر ئەو کاتە یەکسەر لەگەڵ موروی ملوانکەکە بۆ ڕێگەخەم و شتێکی زۆر جوانیش دەرەچێ بەڵێ دەستبەنەکان شتی زۆر جوانمان هەیە و من خۆم بەردەوام گۆڕانکاریش بەسەر مۆدلەکان نایەنم حەزم لێنێ هەر یەک مۆدل دروستکەم لەبەرەوە بەردەوام گۆڕانکاری بەسەرایەن باش ئەوەی کە زیاتر داواکرێت تاقمەکانن یان ئەو تا بەجیا خەڵک حەزەکە ئەکسسوارەتەکان بکڕبوون لە ملوانکێکی بەدڵە یان ئێوە هەمووی لێک بچێ بۆی بەکاری بێنێ وەڵاهی زیاتر خواستی خانمەکەیە من خۆم بە تاقم دروستیەکەم بە ملوانکەی تاک ئێستا ئەم ساڵ ملوانکە مێخەکەکان بە زۆری بە تاک داوایان کردووە بە زووتێتی حەزەکەم ملوانکێکی گەورە بێ بۆی دەرکەوێت لەسەر جلە کوردیەکەم بە زۆری بە تەنیا بەز ملوانکەکان داوا کردو یا لەگەڵ دەستبەنی مرۆکە ڕێکیان خستۆ و تەواو پشتێنیان داوا نەکردووە هەشاڵە حەزم لێتی پشتێنەکەم ملوانکەکەم دەستبەنەکە هەمووی تاقم بێت ڕێکی ئەخەمیتر خواستی خانمەکانە زیاتر نیگارخانێمە کۆڵوانەمان هەیە کە خانمان حەزەکەن چوارچێوەکەی بچنن تۆ ئەو ئیشەکە یان من بە مێخەک هەتا ئێستا لەسەر کەڵاو کردومە ئەوە ئێستا لەسەر مێزەکەنێ بە مێخە کردبووم شتێکی زۆر جوان بوو سەرنجی خەڵکی زۆر ڕاکێشایی و شتێکی زۆر تازەیە بەڵام لەسەر قەراغی کۆڵوانە نانم کردووە بەڵام ئەو قماشە هەر هەمووی دروستم کردووە و بۆ کۆڵوانە ناوەکەی وەکوتم مێخەکی تایە بۆ خۆم دروست کردو شتێکی زۆر جوانە خاتونی گار چی کاری دەستی تایبەتمەند دەکا لەو ئەکسسوارات و بابەتانی کە ئێمە بچینە ینی هەر شوێنێک ڕەنگە دەستمان بکەوێت بەڵام چی شتێک ئەمانە تایبەت ئەکا کە ئێوە کاری لەسەرەکەن و ئەیفرۆشنەوە ڕەنگە کەسێک بڵێ خۆ لە بازاڕیش هەمان ئەکسسوارات هەیە تۆ ئەتەوێت چی لە بارەیەوە باس بکەیت بەڵێ من وەکوتم شتەکانم بە هیچ شێوە دووبارە نییە لەبەرەوە خانمێکێ سەیری شتەکەتەکە لە بازاڕا لێ نییە بۆ نمونە ئێستا من ئەو ملوانکەی سمڵ و مێخەکە وەکوتم یەکەم کەسم دروستیەکەم بەو شێوەیە تێکەڵی کێ ملوان سمڵ و مێخەک کە سیرەکە لە بازارە زۆر شت هەیە لە یەکەچێ بەس کە بۆ منە لە ڕێی پێیجەکەم وە لە پێشنگاکانە ئەو مێخەکە ئەکڕێ ئەڵێ لە بازاران نییە لە بازار هەر یەک مۆدلمان بینیوە بە مۆدلی قەیمیەکە بەڵام ئێستا من ئەوە لەسەر ئاڵای کوردستان کردومە چەنەها مۆدلی تایە مێخەک ڕەنگەکەی تیا بەڵێ هیچی لەوی تر ناچێت لەبەرەوە خانمەکە یەکسەر ئەیکڕێ ئەڵێ بۆ دایکم یا ئەڵێ بۆ خۆم یا ئەڵێ بۆ خوشکەکەم لە خارجە یەکسەر بۆ یەکڕێت و ئەڵێ لەبەرەوەی لە بازار یەک مۆدلی مێخەکەم بینیوە ئەمانی تۆ جیاوازە یەکسەر ئەیکڕێت زیاتر هۆنیا لەوانێ ئەمانە زۆر زیان هەبێ خەڵک زیاتر لە چ کاتێکا زۆر خوایەتەم ئەکسواراتانە و مشتری یاخود کڕاریان لەسەر زۆر زیاتر لە بەهارانە خواستی زۆر لەسرە لە ئێستا شەتا ڕادەیەک باشە بەڵام لە بەهارانە زۆرترە لەبەرەوەی یەکسەر خانمەکان خەریکی جلکردین جلی کوردی خۆیان حازرەکەن بۆ نەورۆز ئەو کاتانە خواستی زۆر لەسەر ئیتر یەکسەر خۆی حازرکاڵ ئەڵێ تاقمە بۆ دروستکە یا ملوانکەی بەتەنیایان ئەوە تا هەیە ئەڵێ بەس سەر و کڵاوەکە و ملوانکەم ئەوێ هەیە ئەڵێ پشتێن و ملوانکەمەوە تر حەسب خواستی خەڵکەکانە باسیەوەت کرد لە دەروی وڵاتیش داوای ئەکەن باشە هۆکارچی ینی کەسانی دەروی وڵات زۆر حەزنیان لەم بابەتانێ هەستەکەم لەبەرەوەی کە لەوێ دەگمەن و دەست ناکەی وایە بە تەکید ئێستا وەکوتم ئیشەکانی من زۆربەی سمڵ و مێخەکە ئەم قماشە کە ناوەکەی مێخەکی تایە ئەوانە لە دەرەوەڵێ زۆر کەمە یا هەر نییە یعنی زۆربەی کەس سوکاریا دۆستۆڕفێک کە پرسیارم لێکردن و قسەشتمەگەکن لە خارجن یعنی ئەڵێ ئەمانە مروشت زۆر کەمە ئەگەر هەش بێ زۆر گرانە لەوێ لەبەرەوە زۆربەی زۆری لە کوردستانەوە بۆ یەچێت ئەتر مێخەک خواستی زۆر لەسرە ئەنی من لە پێشنگاکانە زۆربەی خەڵک بە 3 ملوانکە 4 ملوانکە بردوێتی و توێتی ئەوە بۆ کە سوکارمەینێرم بۆ خارج زۆر پێی جوان بۆ ینی توێتی ئەمە یەک نوع نییە چەند نوعێکە مێخەکەکانە حەزی لێی بووە بۆ هەموو سواز بۆخوا بۆ هەموو شوێنێک نردومە دەسەکانە خۆش بێ خواڵش ساق بێ مە خۆشحاڵ بنێرین من خۆشحاڵ دەسەر ڕەنگیتر بێ وشاءالله بەرهەمە زیاتر بێ زۆر سپاس دەستان خۆش بێ و لە شێوەش ساق بێ و سپاس زۆر بەخێر بێ خاتۆ ڕەنگین خاتونی گار عەبدوڵڵا دیزاینەر سپاس دەکەین خاتونی گار کاتێ پێ ناوەکەم بەغەڵەت زۆر بەخێر بێ خاتونی گارگیا خوا بەخێر بێت و سەرکەوتوو بیت عەزیزان وەلیان چینە لای ناوبڕ بەڵێ چینە لای ناوبڕێک و دێنەوە
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. بۆ هەمومان هەیە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانین خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود یاریەکە دەستی لەگەڵادن یاریە جاپرسە دەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جبسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من دامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەمیانێکە خۆش بوو هەر بژی جبسینی جبسینینی کامێکی لێت نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. قوتابیان هەمیشە بە پەرۆشن بۆ ئەوی کە نمرێکی باش بەدەست بهێنن بۆ کۆشتێکی زۆر باش ئەنجام بدەن. بەڵام ڕەنگە بیریان لە هەندێک لایەن تر نەکردبێتەوە کە کاریگەری هەیە لەسەر خوێندنەکان بە تایبەتیش خەو خواردن یان ڕەنگە بە شتێکی هاکەزاییماندا نابێت و تەنها بۆ ئەوی کە برسیمان نەبێ یاخۆت بۆ ئەوی کە هەڵسین ینی کاتمان هەبێ دوایی خەوتنێک خەوتوین و گرنگیمان بەوە نەداوە کە ئەمە چەندێک گرنگە جاری وا هەیە لەبەرەوەی کە وزەمان پێ بێ هەرچێک کاتۆتە بەردەستمان خواردومانە بیرمان لەوە نەکردێتەوە کە باشە بۆ ئەم بارودۆخی ئێمە یاخود بخراپە بێ. بۆیە تەوەری ئەمڕۆمان باس لەوەیە گرنگی خواردن و خەوچیە لە ژیانی قوتابیدا بە تایبەت. ئەویش بە میوانداری دکتۆر سیروان عەبدوڵڵا پسپۆڕی نەخۆشیەکانی قەڵەوی و خۆراک. کاکتۆر بەخێربێ. کاکتۆر بەخێربێ. سپاس بۆ ئامادەبوونت. سپاسەنە خان سپاسمانیا خان بەیانی باش لە بینارانی خۆشەویستەکەم و لە ئێستاوە پیانڵم زانیاری زۆر گرنگ و باشم پێ بۆ تەلەبە چۆن بتوانێت لە ئیمتیحانە دەرەجەی باش بێنێ بۆی ئەو هەوڵەی ئەیە سعیەکەی بە شێوەیەک سعی بکە بۆ چی بکە لە کاتی سعیاوە لە کاتی ئیمتیحاناتە بۆی ئەو مێشکە شتەکانی بیر بمێنێ و بتوانێت دەرەجەی باش بێنێ. ئێمە بەفەرۆشین هیوادارم ئەوانیش بەفەرۆش بن. کاتە کاک دکتۆر وا لە گرنگی خواردن و خەوە دەستێ بکەین گرنگی لە چیە؟ ئێمە بۆ ئەی بزانی چی گرنگە با بزانی مێشک چییە؟ باش. خی گەورە مێشکەی دروست کردووە علم زۆر گۆڕە جاران وامە نەزانی مێشک هەرۆنێ گەیشتنی 18 ساڵ یا 20 ساڵ و کامل بووین ئیتر مێشک گۆڕانکاری بەسەرانایەت دەرکەوت نەخێر مێشک هەموو دقەیەک و هەموو سەعاتێک و هەموو ڕۆژێک بەپی ئەو زانیاریانە و بەپی ژیانی ئەو ڕۆژە گۆڕانکاری بەسەرایەت بەس بۆی گەورەی خوامان بۆ دەرکەوێ و عەزەمەتی مێشکی مرۆڤ لەشی مرۆڤ 100 تریلیۆن خانەیە یعنی 100 میلیۆن خانەیە تەنها مێشک کێشی بینی کیلۆ ڕبع بۆ کیلۆ نیوەکە بەڵام لە 130 خوێن و ئۆکسیجینی لەش ئەچێ بۆ مێشک چونکە بەڕاستی ئیشکردنێکی زۆری هەیە. خانەکانی مێشک 100 ملیار خانەیە. هەموو لەشی مرۆڤ مۆلیدی تایە بۆ وزە هەموو خانەیەکی لەشی مرۆڤ خۆی وزە بۆ خۆی دروستەکە. ئەو مۆلیدەیە کە بە مایکرۆسکۆپ بە چاو ناتوانین بیبینین بە هەزار حاڵی بینین ئەگەر گەورەیکەین بەقەدەر خۆر
ئەم زانیاریە زۆر گرنگە. یەک مۆلیدە کە ناوی مایتۆکۆندریایە بەعربی پێڵێن بیوت الطاقة پاوەر هاوسز گەورەیەکی بەقەدەر خۆر 5,000 قاتی خۆر 5,000 ئەوەندەی خۆر وزە و گەرمی دروست دەکات. یەک مۆلیدە یەک خانەی مێشک 15,000 مۆلیدەی تایە. یعنی یەک خانی مێشک گەورەیەکی بەقەدەر خۆر 15,000 زەربی 5,000 کاتە 75 ملیۆن جاری خۆر گەرمی وزە دروست دەکات. ئەمە یەک خانی مێشکی مرۆڤ. ئەو مێشکە ئیشێکی زۆر معقەدەیە 100 ملیار خانەیە. چەند خوێنبەر و خوێنهێنەر ڕەبتیان خوێنیان بووە بە 160,000 کیلۆمەتر. یعنی دوو جار بە دەوری کوڕەی ئەرزیا پسوڕێ لەم کە لە بچووکەی مێشک ئەوەندە دەماری خوێنبەر و خوێنهێنەری یەک کەس. و لەوەش گرنگتر ئەم خانانە بەستراون بەیەکەوە بە نیورۆنز ئاعساب چۆن وایەری کارەبا نەقڵەکە درێژەکەی چەنە نزیکی 500,000 کیلۆمەتر. دووری کوڕەی ئەرزی لە مانگ 384,000 کیلۆمەترە. یعنی ئەوەندە و نیوی دووری ئەرز لە مانگ ئەوەندە و نیوی ئەوەندە ئاعساب لە مێشکی مرۆڤ لەم کە لە بچووکە. باشە کەواتە چۆن ئیشەکەەوە بینە ئەم زانیاریانە ئەمە ئۆرگانێکی زۆر معقەد و زۆر پێویستە بەڕاستی ئێمە ئاگاداری بین. چی گرنگە بۆ تەلەبەکان بیزانن؟ ئەو شتەی کە ئەی خوێنم چۆن لە مێشکما بمێنێ و من بچم لە ئەمتیحانە دەرەجەی باش بێنم. بەڵام ئەمە نەک تەنها بۆ تەلەبە بۆ دایک بۆ باوک بۆ کەس و کار و بۆ ئێمەی گەورەش چۆن بتوانین کە شتێ فێربین. ئێستا جەناب بتێ فێری زمانی فەڕەنسی بی سەیرەکەی زەحمەتە بەڵام بۆ مناڵ زۆر ئاسانترە فێر بێ چونکە هەدا 18 ساڵ و 20 ساڵ دروستکردنی خانی تازە و ڕەبرتنی بەیەکەوە زۆر ئاسانترەوەی کە گەورابی. بەڵام سێ شت هەیە بینەر ئەبێ بیزانێ جەنابیشتان. یەکەم زاکیرە بە چی دروستە بێ؟ زاکیرە یەکەم شت من ئێستا هۆنیاخانم بینی سەناخانم بینی یەکسەر بەشی ڕسم لە مێشکما شکلی ئێوەی لەبەر کرد. دوو بەشی دەنگ کە شوێنێکی ترە دەنگی ئێوەم خەزن کرد لەوانێ جاری کە بە تەلەفۆن قسم لەگەڵکەن یەکسەر بزانم ئەمە سەناخانە یا هۆنیاخانە. ئەگەر عەترێکی تایبەت بەکاربێنن بەشێکی شوێنی تری مێشک ئەو عەترێ ئێوە بەکارێنن خەزنیەکە. ئێستا هەر من پرسیار لە هۆنیاخان بکەم بڵێم نەنکی جەنابەت وەزعی چۆنە یەکسەر شکلی تێتەوە بیر شێوەی دانیشتنی دەنگی چۆن قساکە و ئەو بۆنەی بەکارێ هێنێ و شخصیەتی تووڕەیە هێمنە سیرەکەی مجموعە معلومات هەر هەموویەتە بەرچاوت ئەمە هەمووی بەشەکانی تری مێش مەربوطە بەیەکەوە. کەواتە تەلەبە کە سعیەکە یەکەم ڕسمە بە چاو ئەیبینێ و ئەگەر بتوانێ بە دەنگیش بیڵێ چونکە ئێمە هەتا حواس زیاتر بەکاربێنین شتەکە باشتر لەبەرەکەین لەبەرەوە ئەگەر بیخێنیتەوە هەم گوێت لە دەنگی خۆتە بێ هەم شتەکەش بە چاو ئەبینی. یەکەم شت کە معلومات دروستە بێ تۆ شتەکە وەرەگری ئەمە ئەچێ بۆ بەشی تایبەتی خۆی هی ڕسم بێ هی دەنگ بێ ئەچێ مەوادی شیمیاوی ئفرازەکە پێڵەن نیورۆترانسمیتەرس. نیورۆترانسمیتەرس تقریبا 7 بۆ 8 بۆ 9 نۆعمان هەیە. ئەمە مەوادی کیمیاویە دوای پێتاڵی لە چی دروستە بێ چونکە زۆر مهمە زۆرمان هەبێ ئەنجا ئەم بەشەیتر وەری ئەگرێ و ئەیکا بە معلومات و خەزنیەکە. بەڵام ئەمە شۆرت مێمۆریە ئەمە زاکری کورتە چونکە دوای چەند دقەیەک ئەو مادە کیمیاویە نامێنێ ئەڕوا لەش هەڵی ئەمژێتەوە بۆ ریساکلینگی بکە. کەواتە ئێمە بێت چی بکەین؟ تکرار بکەین. یعنی تۆ جارێ سعید کرد معلوماتەکە ئەڵێ سەناخان و هۆنیاخان لە قەناتی پێیام ئیشەکەن. جارێک دوای ماوەیە لەوانەیە بیرچێتەوە بیکە بە 2 بیکە بە 3 بیکە بە 4 باشتر خەزنە بێ. ئەمە مادە کیمیاویەکەیە و ئەمە ئەو شوێنەی کە ڕایگرتووە بەڵام بینەرانی خۆشەویست بۆ ئەوەی بە تەواوەتی ببەسترێتەوە بەیەکەوە بچێتە لۆنگ تێرم مەمۆری کە خەزن بێ لە مێشکتا و لە بیرن نەچێتەوە ئەبێ بەسەریا بخەوی.
یەکەم تکرار دوم خەو ئافرین بۆیە گەورەترین هەڵا کە تەلەبە ئەیکاو کە خۆشم ئەم کرد شەوی ئیمتیحان خەوم ناخەوتم دانیشتم بە دیار کتێبەکەەوە تا 4 و 5 و 6 بەیانی و ئەنجا لە سعیەوە ئەچوم بۆ ئیمتیحان ئەوە لەشی مشکی تۆ هیچی خەزن نەکردووە مێشکی ئێمە کەی شت خەزنەکە لە کاتی خەوە طبعاً بەچی بۆمان دەرکەوت کاتی خەو خەزنە بێ سەناخان هۆنیاخان بینەرانی خۆشەویست تەجروبەیەکیان کرد مشکێکیان هێنا و چیپیان کرد بە مێشکیەوە ڕەبتی کۆمپیوتەریان کرد ئەنجا لابرینتیان پیشاندا لابرینت پێڵێن مەتاها ڕێگایە کە هەندێک یاری هەیە لە هەندێک مەجللایە لە ئینتەرنێتە بەڕاستە ئەڕۆی بە چەپا ڕۆی سەریکە ئەگەیتە شوێنێ داخراوە ئەوێ بگەڕێیتەوە تازە دەست پێ کردەوە ڕێگاکە بدۆزیتەوە ڕێگا دروستەکە بدۆزیتەوە سیرانکن مشکەکە کە هینیەکەن چپەکان مەسەلەن بەلای ڕاستە ئەڕوا لای چەپی مێشکی تووتێک ئەکاو لە کۆمپیوتەرەکە خەزنە بێ بەلای چەپا عینەن شوت و بەو شێوەیە مشکەکە معلوماتەکان خەزنەکە شەو دکتۆرەکە خەریکی نووسینی تەجروبەکە هین نەتیجەکانی ئەو ڕۆژە بۆ بەس لە بیری چ بوو کۆمپیوتەرەکە بژێنێتەوە سەرێکە تووتێکێت لە کۆمپیوتەرەکە ئیتر وتی تۆ بڵێ مشکەکە هەستا بێ و بەم شەوە تەمرینی کردی بێ بۆی بەیانی ڕێگاکە بدۆزێتەوە چوو سێرێک مشکەکە خەوتووە بەڵام مێشکی ئیشەکە مێشکی زاکرەکە دروستەکە ئەو معلوماتە خەز نکاتەوە ئێمە لە کاتی خەوە خانەی تازە دروست دەکەین ئێستا ئێمە من یەکەم جارە بتان بینم یەکسەر مێشکی من چیم پێوتن لە دوای ئەم چاوپێکەوتن لەگەڵ من مێشکتانە گۆڕێ گۆڕانکارێکە لە چیایە ئەم قسانی کە کردمان مێشکی تۆ چێ خانەی تازە دروستکە وەکو چەکمەجەیەک ئەم زانیاریەی تێەکە بەڵام ئەبێ شەو بەسەریا بخەون بۆ ئەوی بەتەواتی لە چەکمەجەکە خەزن بێت لەبەرەوە زۆر گرنگە بەسەریا بخەوی بۆیە زۆر گرنگە تەلەبەکان چی بکەن کە سعی ئەەکەن سعات 11 شەو لەشی مرۆڤ هۆرمۆنی میلاتۆنین فرازەکە کە هۆرمۆنی خەوە ئیتر خوای گەورە خالق لەشی ئێمە وا دروست کردە ئێمە هەموو جیهازی کە ئیکڕین مانیوەلی لەگەڵە چۆنی بەکاری هێنی نێڵی ئاوی بەرکەوێ یان بەو چۆنی دلیلی استعمال لەشی مرۆڤ دلیلی استعمال ئێمە بێ 11 بخەوین لە 11 میلاتۆنین چاوریە سووتێنێ بۆی وزە دروستکە لە کاتی خەوا ئیتر سیانەی لەشی مرۆڤە ئەمە دڵە مێشکە گورچیلە موعزاکان تازە کاتەوە بەڵام یەکێ لەو شتانە کە زاکرە دروستە بێ تەلەبەکان چی بکەن کە ئەو ڕۆژە سعیان کرد بەیانیەکەی سعی کرد نیۆڕۆک دوای پێشیانڵێم چۆن سعی بکەن کە من کردم لە سەنفی شەشا و ساڵی 83 بوو سەنفی شەش بووم شەشی عدادی لە سلێمانی دەرەجێکی باشم هێنا نەتیجەکە و ئەزمون کردووە باڵێ شەو کە ئەخەون کە چاویان نوقان نەچێ بە دیار مۆسیقاوە یان بە دیار فلیمێکەوە خەریک بێن نەخێر کە سعیەکەی کرد و چاوی نوقان بیر لەو شتانە بکاتەوە کە خوێندی لەو ڕۆژە بۆ ئەوەی مێشکی سێت ئەپ بکە مێشکی دانێ ببورن مێشکی لەسەرەوە سێتەکە لە کاتی خەوە ئەو معلوماتە خەزنکە چەند سەعاتمان پێویستە بۆ خەو ئەمیش توێژینەوەی لەسرە ئەڵێ سترێس زاکرە زەعیفەکە ئێمە بە ڕۆژ سترێسمان زۆرەوە بە تابەتی لەم ژیانەوەمان لە هاتو ئەو مۆبایلە سترێسە بۆ ئێمە سترێسە بۆ مناڵ شەو کە ئەخەوین کۆرتیزۆنیەتە خوارێ کۆرتیزۆن کە بەرز بێ هۆرمۆنێک هەیە خی گەورە دروستی کرد لە مێشکی مرۆڤ پێڵێن BDNF بەنگلیزیەکە ئەڵێن بۆی ئەگەر هەندێک کەس کە زانیاری هەیە لە مەجای طبیە بزانێمە بەستم چییە برین دراڤ نیرۆترۆفی فاکتەر ئەوە پێڵێن گرۆت فاکتەری مێشک یعنی هۆرمۆنی گەشەی مێشکە ئەم هۆرمۆنی گەشە وای لێکە خانەی تازە دروست بێ کۆرتیزۆن سترێس ئەگەر بەرز بێ ئەو هۆرمۆنە کەمەکاتەوە لە کاتی خەوا ئێمە کە ئەخەوین 6 سعات کەمە 6 سعاتی خەو کەمە سەیریان کردووە هەر ئەوەیە خەوی ئێوە تاقیکەنەوە لە 6 سعات بکەرە 8 سعات لە 150 هۆرمۆنی کۆرتیزۆن لە کاتی خەوایەتە خوارێ زاکرێت باشترە بێت و سەحەتیش باشترە ئەمەش پێ بڕم ئەو هەشت کاتژمێرە بەسەریەکەوە بێیان 6 کاتژمێر شەو بخەویت ڕۆژ کاتژمێر ئاسایی ئەو ئیشی خۆیەکە وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا من بە هیچ شێوەیەک لەگەڵ خەوی ڕۆژانیم من بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوانیم تەلەبە لە مەکتەب بێتەوە کە نانی خوارد بخەوێ ئەگەر قەیلولە بێ ئەبێت قەیلولە ئاخر قەیلولە چەنە بخەوێنی تر تاوانەوە تۆ هەتا تۆزێ مێشکت کۆرتیزۆنی هێنیتە خوارێ و بتەوێ بخەوی
دەدەقەیەک دەوێ چەند ئەبێ بخەوی لەبەرەوە مۆزوعی من لەگەڵ خەوی ڕۆژانیم و توێژینەوەکانیش ئەڵێ خەوی ڕۆژ ینی ئەو سوودەی نییە چونکە لەشی مرۆڤ بە شێوەیەکتر ئیشەکە ئێمە لە کاتی ڕۆژە هۆرمۆنی میلاتۆنی هۆرمۆنی خەوە بۆچی ساعت 11 شەو ئفرازەکرێ کەواتە بۆ تەلەبەکان ئەوە بخەوێن بخەون و هەوڵدەن مەسەلەن سەعات 11 بخەون تا حەوتی بەیانی وانە هەڵەسن بۆ نوێژی بەیانیان نوێژەکە بکە و دوایەوە یەکسەر بخەوە ئەمە لە کاتی امتیحاناتە زەرورە سێ بۆ ئەوەی تەلەبە زیرەک بێ من ئەبێت چی بکەم ئەبێ وای لێ بکەم ئەم هۆرمۆنی گەشەیە کە خانی تازە دروستکە و مێمەری دروستەکە زیادی کەم لە مێشکە بەچی ئەتوانم زیادی کەم زۆر 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 ئاسانە ئەمە توێژینەوەی زۆر بەقووەتیەتە سنتەرێکی زۆر گەورە هەیە لەسەر مێشک لە کەنەدا هەر سنتەرە بۆ ئەبحاسی مێشک ئەڵێ ڕۆژی 3 جار و 3 دقە جارێ بۆ ماوەی 3 دقە یعنی 9 دقە لە ڕۆژێکە کەس نییە 9 دقی نەبێ یا ڕاکردن بێ یا ئەگەر ناتوانێت ڕاکاسەوەفانی هەیە پاسکی لێک بێ بۆ ماوەی 3 دقە بە مستەمڕی بە هەموو قووەتێ بیکەی حتا ئەگەیتەوە حدێک هەستەکەی هەناست بۆ نادرێت طبعاً ئەمە بۆ کەسانی کە دڵیان تەندروستە زەخت و شەکریان نییە و دکتۆر چی نەسیحەت کردوون بەڵام بۆ کەسانی کە تەندروستن ڕۆژی 3 جار و بە تایبەتی تەلەبەکان ئێستا امتیحانیان هەیە ئەگەر لە ماڵەوە پاسکیلیان هەیە باشە ئەگەر ناتوانن ڕاکردنیەک ئەگەر ناتوانن ڕۆشتنیی خێرا لە هۆڵەکەیا بێ لە حەوشەکە بێ لە کۆڵانەکەیە هاتو چۆبکە 3 دقە بە سەریعی هاتو چۆبکە یەکسەر ئەو هۆرمۆنی گەشەی مێشکە دووقات زیادەکە کە دووقات زیادی کرد زاکیرەکەت باشترە بێ ئەنجا کەسایی ئەکەن تەلەبەکان هەوڵدەن دوای 2 سەعات سەعی چارێکێ دەدەقە سراحەتکە ئێستا هەرچی مؤتەمەرات هەیە لە دنیا کە ئەچین بەشدارە بین 2 سەعات ئەنجا پێڵێن کۆفی بریک مەجالمانێ قاوێ بخۆینەوە چایە بخۆینەوە بۆ ماوەی 10 دقە چارێکی ئەنجا دەست پێکەینەوە دوای 2 سەعات تەرکیز نامێنێ مێشک تۆزێ سراحەتی چێوێ لەبەرەوە 2 سەعات سەعی بکەن چارێکی سراحەتکەن 2 سەعات سەعی بکەن چارێکی سراحەتەکەن دکتۆر لەو ڕێستەیە چی بکەن یعنی زۆر جا کێشە ئەوەیە ئەو ڕێستەش کاریگەریکی باشی نابێ گەرەوە باشی بەکارینێن و پشوویتیانەیە پشووکە چۆنە کاڵێن پشوو تۆ معنەوەی تازە وەرناگری بەس ئەتوانی قاوەیەک چایەک ئەتوانی مەسەلەن میوەیەک بخۆی ئەتوانی تەرکیز بمێنێ تەرکیز لەسەر سەعیەکە بمێنێ بیر لێ بکە ئەوی خوێندت چونکە ڕپیت و تکرار زاکیرەکەت باشەکە ئەمە بەو ئیسراحەتە ئەگەر حەزەکەی مەسەلەن باخێکە گوڵێکە مۆسیقایەکی هەیە منە گوێی لێ ئەگری ئەتوانی گۆرانیەکە حەز لێ گوێ لە گۆرانێکە کردی ئەویش ئەتوانی کاکتۆر بەسی خەومان کرد ئێستا بینە سەر خواردن ئافرین چی گرنگە قوتابی لەو فترەیەکە خەریکی سعیکردن و ئەنجامدانی امتحانەکانەتی چۆن بخوات و چیش بخوا باسی خەو و جوڵەمان کرد باش دێنە سەر خواردن کە زۆر گرنگە چکە هەندێک کەس خەو لەوانێ بەدەستخۆی نەبێ جوڵە لەوانێ مەجای بەس خواردن بەدەستخۆیەتی باشە ئەو نیورۆترانسمیتەرانە کە لە هەمووی گرنگتر دۆپامینە کە بۆ لێرنینگ بۆ فێربوون و بۆ زاکیرە دروستە بێ ئەمانە لە چی دروستە بن لە پێڵێن پپتایدز کە جۆرێکە لە پرۆتینات و لە ئەماینۆ ئەسید لە ئەحمازی ئەمینی دروستە بێ ئەم ئەحمازی ئەمینیە لە نانە نییە لە برنجان نییە لە پسکیت و کێک و شەربەت و ئەندۆمی و مەعکەرۆنی و چپسان نییە کاربۆهیدراتان نییە لە کاربۆهیدراتان نییە جیاوازی کاربۆهیدرات و پرۆتین یەک شتە کاربۆهیدراتە چی پێک هاتووە CHO کاربۆن هایدرۆجین ئۆکسیژین بەڵام پرۆتین و پپتایدەکانی نایترۆجینی تایە ئەو نایترۆجینە ئەیکا بە پرۆتین جیناتی لەشی مرۆڤ پرۆتینە مێشکی مرۆڤ لە 160 چەوریە لە 140 پرۆتینە کەواتە لە خواردنە ئێمە پێویستمان بەو دوو شتەیە پرۆتین لەگەڵ چەوری من وتم ئەو مادە کیمیاوی کە ئەفرازەکرێ لێرەوە کە معلوماتی تایە معلوماتەکەیە لێرەوە ڕیسەپتەرەکان کە وەریەگرێ ئەو نیورۆترانسمیتەرانە ئەوە لە گۆشت دروستە بن بەڵام ئەو درگایەی کەوەریان ئەگرێ و خەزنیانەکە لە چی پێک هاتووە لە کۆلسترۆڵ کۆلسترۆڵ یعنی چی یعنی چەوری حیوانی
یعنی زەردێنەی هێلکە کاتە ئێمە پێویستمان بە پرۆتین و بە چۆریە بۆی زاکیرەمان بە قوت بێ لە خواردن و لە خۆراکە کەواتە بەیانیان باشترین خواردن بۆ ئەوی ئێمە زاکیرە دروستکەین هێلکەیە سپێنە و زەردێنە قەت سپێنە بێ زەردێنە مەخۆن سپێنە پرۆتینەکەیە زەردێنە چەورێکەیە بە کوڵاوی یان بە سوورەکە چۆنت حەز لێ دەڵام لە هەمووی باشترە چونکە گەرمی عادەتەن عەزیەتی هەموو شتێکەیە بە خواردن و بە چەوریش لەبەرەوە دەڵەمە بێ سوورۆکرا بێ کوڵاو بێ ئەنجا پەنیر پرۆتینی تایە چۆری تایە ماست زۆ گرنگە بۆ برن لەری خۆڵی مرۆڤە 1000 نوع میکرۆب هەیە کە دەورە بینن لە دروستکردنی ئەو ئەنزیمانی کە مێشک بەباشی ئیشەکە بۆیە ڕیخۆڵی مرۆڤ پێڵێن مێشکی دووهەم یعنی لەشی مرۆڤ لە 100 تریلیۆن خانە دروست بووە تەنها 10 تریلیۆنی خانەی مرۆڤە 90 تریلیۆنی لە 190 لەشی ئێمە میکرۆبە ئێمە لەم لەشە بە تەنیانین نۆ ئەوەندەی ئێمە میکرۆبی تایە ئەبێ خزمەتیان بکەین ئەو میکرۆبانە خواردنیان چییە ڕیشاڵە بۆیە سەوزە زۆر گرنگە یعنی من هەر گۆشتێکم خوارد هەوڵدەم چەور بێ و ڕیشاڵی لەگەڵ بێ سەوزە لەگەڵ بێ بەس بابێنەوە بۆ نانی بەیانیان پەنیر بخۆ ماست بخۆ هێلکە بخۆ کەرە بخۆ قەیماق بخۆ تێر بخۆ بەس هەوڵدا ئەو نانەی کە ئەی خۆی پارچەیەکی بچووک بێ و ئەگەر بتوانی نان نەخۆی باشتر بەڵام هەندێک کە سەڵێ دکتۆر ماست و پەنیر و هێلکەم بە بێنان بۆ ناخورێ منیشەڵێم باشە لە باتی بچی نانێکی گەورە بخۆی بە یەک هێلکەوە بە تۆزێ ماستەوە نیو نان بخۆ بە 2 هێلکەوە بە پەنیر و بە ماستەوە ئەنجا ئەگەر بتوانن چاکە شەکری تێنەکەن ڕاستە بۆ خەڵک زەحمەتە بەڵام حەلی تر هەیە بۆ تەلەبەکان ئەتوانین هەندێ سویتنەر هەیە و ستیڤیا شتێکی باشە حەلێکی باشە توانی بەکاری بێنن کاکتۆر لەسەرەوە زۆر کەسەیە لەوانەیە من خۆشمە مەڵای گەر شکر نەخۆم یان چایەکی شیرین نەخۆم وزەم پێ نابێن تااقەتی هیچم نابێ ئەمە تا چەندی ڕاستەیە بەدیلی ئەمە چییە؟ ئەمە ڕاستی شەو هەڵەشە چونکە ئەو لە شەی تۆ دوو جۆر وزەی هەیە شەکری هەیە و چەوری هەیە ئێمە لە خواردنا پرۆتینمان هەیە و شەکرمان هەیە و کە نیشانستە و کاربۆهیدراتە و چەوریمان هەیە خوای گەورە لەشی ئێمەی دروست کردووە ئەم لەشە تەسەوورکەین ئەو دیوارەی لە خشت دروست کردووە خشتی لەشی ئێمە پرۆتینەکەیە لەبەرەوە لەشی من حتا بتوانێت پرۆتین بەکار نایێنێ وەکو وزە دوو جۆر وزەم هەیە شەکر و چەوری تۆ خۆت قەرارەدی ئەم لەشەی تۆ فێریەکەی شەکر بەکاربێنێ وەکو وزە یان فێریەکەی چەوری بەکاربێنێ وەکو وزە باشە ئەگەر شەکر بەکاربێنی وەکو وزە ئەمە بنزینێکی پیسە چونکە ئۆکسسیجینی زۆرە کاچێتە ناو خانەکانەوە ئیلتیهابات دروستەکە لە خانەیە ئەنجا هەمان نەزانین شەکر قەڵاومانەکە ئەنجا هەمان نەزانین شەکر عەزیەتی مێشکەیە بە تایبەتی سنتەری زاکیرە وردەوردە زەعیفیەکە بەڵام ئەگەر چەورێکە بخۆی باشترین خواردنە بۆ مێشک چونکە لەشی جگەری تۆ ئەم چەوری ئەگۆڕێ بۆ مادەیەکی تر کە پێیانڵان بێتە هایدرۆکسی بیوترێت BHB ئەنجا ئەمە چێ بۆ مێشک ئەڵەی بنزینی سوپەری محەسەنە هیچ دووکەڵ ناکا و هیچ عەزیەتی مێشک نایە ئەمە یەک دوو جەناب باسی وزت کرد شەکر من دایم تەشبیهەکەم بە پوش جەناب بە دیار ئاگرێکە و دانیشە و حەزەکەی یەک لۆری پوش بێنە پوشەکەی تێکە کڵپەیەکە کا ئەگژێتەوە پوشی تێکرد کڵپەیەکە کا ئەگژێتەوە کەواتە ئەگەر لەشی خۆت فێری شەکرکەی تۆ ئەبێ هەموو سەعاتێ پسکی تێچێکێ بخۆی کڵپەیەکی کرد وزەی یایەتێ دوای سەعاتێ وزەکەت داوەزیەوە ئەبێ دیسانەوە شتێ بخۆیتەوە ئەنجا داوەزێتەوە لەبەرەوە تۆ هەموو ڕۆژەکە شەکرت بەرزەبێ نزمە بێ لەبەرەوە هەموو خەڵکە زانێت تۆ بڕۆ نان و ماست خۆ دوای 2 سەعات برسیتە بەڵام بڕۆ 2 هێلکە بخۆتانی وەڕۆ توێری شتێکی گرنگی تر هەیە بۆ کەسانی حەزیان لە هێلکە هەندێک کەس ڕواکیە و حەزی لە شتی ئاژەڵی نییە زۆر چاکە ئێمە تەعویزیەکەین بە نیسک نۆک پاقلە ماش لۆبیا خەڵک بەیانیان میسکێنە بخوا ترخێنە بخوا قەیچێکە پارچێنانی لەگەڵ کەواتە ئێمە لەشی خۆمان فێریکەین چەوریەکە بەکارمێنەوە کوزە نەک شەکرەکە ئەمە بۆ نانی بەیانیان ئەنجا بەس بۆ بەیانیان شیریش زۆر باشە بۆ گەورە نا بۆ مناڵ چونکە شیر پەرداخی شیر بەڵێ بۆچی بۆ گەورە باش نیە کاکتۆر چونکە شیر شەکری تایە پرۆتینی تایە چەوری تایە لەبەرەوە شیر گەشت پێکە بۆیە ئەی بۆ دایک خوای گەورەوە لێکردووە هەتا 2 ساڵ شیری هەبێ بیا بە مناڵ بۆ وا لێ نەکرد هەتا شیری لێبێ ئەو نەی بەسە دوومانگێکە هەتا ئیتر خۆی فێرە بێ خواردن بخوا لەبەرەوە
شیر بۆ مناڵ زۆر زەرورە باڵای بێپەرزە بێت زۆر مناڵ هەیە کە باڵای کورتە باوەڕم پێ بکەن هەر ئەوەیە فێری کە ڕۆژانە شیری بێنێ بە تایبەتی بەیانیان باڵای بەرزە بێ ماسوولکە دروستەکان مێشکی گەشاکە شیر شتێکی عەزیمە بەڵام شیری تەڕی بێنێ وشکەکانی مێنێ ئەمە یەک بێنە سەرنانی نیوەڕۆ پرۆتین لە چیا هەیە لە ئاژەڵەکانە ئیتر گۆشتی حیوان بێ مریشک بێ یان ماسی بێ بەڵام کامیان لە هەمووی باشترە باشە ئێمە وتمان خانی مێشک نیۆرۆترانسمتەرەکان ئەنزیمەکان ئەوەی هین دروستەکەن زاکرە دروستەکەن پرۆتینە بەڵام مێشک پێویستی بە ئاسنە بۆی وزە دروستکە و پێویستی بە زنکە بۆی دروستیکە و پێویستی بە ڤیتامینی بیەکانە بە تایبەتی ئەی تەلەبەی خۆشەویست بە تایبەتی ڤیتامینی B12 سنتەری زاکرە شۆرت مێمۆری سنتەر لە مێشکا پێڵێن هیپۆکامپەس زۆر سپاس سنتەری زاکرە لە مێشکا پێڵێن هیپۆکامپەس بە چی چالاکە بێ بە ڤیتامینی B12 ڤیتامینی B12 لە گۆشتی سوورە زۆرە لە مریشک و لە ماسیا کەمە لە جگەرە زۆرە کەواتە هەوڵدەن گۆشت بخۆن جگەر بخۆن گورچیلە بخۆن ئەمە ئەگەر حەستان لێ نییە قەیناکە بڕۆن مریشک و ماسیەکە بخۆن بەس ئەبێ بزانن لە مریشک و لە ماسیا بۆیە ڕەنگیان سپیە ئاسنیان کەمە ئاسن خوێنی مرۆڤ بۆ ڕەنگی سوورە هیمۆگلۆبین خوای گەورە لە ئاسن دروستی کردووە ئاسنەکە سووری کردووە بۆیە گۆشتی حیوان ڕەنگی سوورە ئاسنی زۆرە ئەنجا ڤیتامین B12ەکانی تایە وەگەر بگەڕێینەوە بۆ مێژوو خوای گەورە کاتی مرۆڤی دروست کرد ئێمە لە ئەشکاو تاژیان ڕاوچی بووین لە پشت مێزادانە نوشت بووین وەکو جەنابتان ئێستادانە نوشت بووین ڕاوچی بووین خۆڕاوە نان برنج و پسکیت و نوتێلا و کۆرنفلێکسمان ناکرد ڕاوە ئاسک و حیوانمانە کرد و گۆشت خۆر بووین و جیا خۆر بووین باشە زینکەکە لە گۆشتی سوورە زۆرە لە مریشک و لە ماسیا کەمە ئەنجا بینە سەر چەوریەکان لەشی مرۆڤ وتمان ئەو دەرگایە کە ئەکرێتەوە لە کۆلسترۆل دروستوە لەبەرەوە من کە گۆشتەکە خۆم دووگەکەی لێ نەکەمەوە کە مریشکە خۆم نەچم تەنها سنگ بخۆم با مناڵەکان فێرکەم ڕانەکەشی بخوا باڵەکەشی بخوا هەموو بەشەکانی زۆر جاروا تێگەێنراین بە سن سوودی هەیە لە مریشکە بەڕاستی چونکە 70 ساڵ لەمەوە پێش ئەو علمە تەکنۆلۆژیا کەم بوو لە ناو علمەوە ما ئوتیت من العلمی إلا قليلا علم پێشەکەی ڕووبارە ئەو شتەی ئەمڕۆی زانن سبەی شتیکەیەت جاران خەڵک تووشی جەڵتەی دڵە بووە سەیری دەماری دڵیانە کرد کۆلسترۆل نیشتووە بۆ ئەوتیان کاکە دوورکەونەوە لە چەوری دوورکەونە لە چەوری بەڵام سەیریان کرد لەوەتی دوورکەوتینەوە لە چەوری خەڵک تێر ناخوا ئەگەر چەور نەبێ ڕووی کردوێتەوە شیرینی ئیتر پسکیت و چێکە و برنجە و نانەوە سەیران کرد نەخۆشی دڵ زیادی کردووە قەڵەوی زیادی کردووە شێرپەنجە زیادی کردووە زەخت و شەکرە زیادی کردووە کاکتۆر یەک پرسیار لە کۆتاییات چونکە کاتی ئێمەش خەریکە تەواو بێ ئەو خواردنانە قوتابی باوا پرسیارێ بکەم قوتابی کاتێک کە ئەچێ بۆ قوتابخانە بۆی ئیمتیحانەکەی بکە هیچ بخوای قوتابی وامان هەیە لە فەیەکە کڕێ هەیە پاقلاکرێ هەیە پارچەیە قاوە شتێکە کڕ ئەمانە بخورێیان چۆن ڕێکی بخاوتە لەبێ ئەمە جیاوازە ئەگەر ئەو تەلەبە کە فێری شیرینیە کەواتێ مێشکی ئەو بەبێ شیرینی ئیش ناکە ئەمە پرۆسسێکە من ناتوانم بە ڕۆژ و دوان بیگۆڕم ئەمە لەشی مرۆڤ سیستمە ئەگەر فێری شیرینی و فێری پسکیت و چێکە بەیانیان با بیخوا بە برسێتی نەڕوا ئەو کەسانی فێری هێلکە و پەنیرن بابی خۆن و بڕۆن بۆ مەکتەب سەر سیستەمەکەی خۆیان بڕۆن بەڵێ بەڵام ئەگەر سەیریکەین جاری وا هەیە ئێمە ڕەمەزانە و هەموو ئیشێکەکەین و سعیەکەین قەیناکە با ئەمتیحان بە کەلۆری بەڵام ئەمتیحانی تر ڕەمەزانە و بە ڕۆژوین و چین ئیمتیحانین بۆ چونکە لەشی ئێمە تەسەوڕ کە جەناب لە ماڵەوە سەلاجەیەکت هەیە ئەگەر ڕۆژی جومعە بێ و دەرەوە بازار ڕێبێ ئێتۆ سەلاجە و مجەمیدت هەیە و دێ چێش لێنی ئەم لەشەی مرۆڤە وزەی خەزم کردووە من ئەگەر ژمی بەیانیانیش نەخۆم وزەم هەیە بەس ئایا لەشی خۆم ڕاهێنا ئەو وزەیە بەکاربێنێ من بۆ مناڵ باوەڕ ناکەم لەبەرەوە مێڵن مناڵ بەبێ خواردن بچێ بۆ مەکتەب ئەگەر فێر بووە مەسەنا ئەڵێ لەوەتی هەیە ئەو مناڵە فێرە نانی بەیانیان ناخوا من مشکلەم نییە با نان نەخوا بچێ بۆ مەکتەب و دڵنیا بە دەرەجێ باشێنێن چونکە کە نانیشی نەخوارد لەشی ئەو وزەی خەزم کردووە جوانم سەکان خۆش بێخوا یەک پرسیاری کۆتاییمان ما ئەو شەکەی تر کۆتایی پێهێنین زۆر کات قوتابیەکان ئەگەر خۆیان بێ خود دایکیان بێ لە بینی سایکردنیانە قاوەیەک میسکافێ چایکیان بۆ بە بۆ بەحساب بۆ ئیسراحەتی مێشکەمە لە ڕووی زانستی و تا چەنەی دروستە
زۆر دروستە زۆر تەندروستە مێشکی مرۆڤ حەزی لە خواردنە بەس بزانم چی بەمێ باشترە بەڕێی من شۆربایەکی نیسکێنەی بۆ بەرم یا سوپێکی گەرمی بۆ بەرم بەتایبەتی ئێستا دنیا زستانە بەس بچم پسکیت و شەکر و شیرینی بۆ بەرم ئەوە بۆ مێشک باش نییە کاکتۆرەمە کاتمان نەماوەگەر لە کوتایی یا شتێکمە بێ با بکەین بە کوتای بەرنامەکەمان یەکەم سپاسانەکەم بۆ ئەم هەلەی بۆ منتان ڕەخساند دوو تەلەبە نییە زیرەک و تەلەبە تەماڵ هەموو مرۆڤێک خی گەورە زیرەکی داوەتێ بەس چۆن تەعاملی لەگەڵەکەی چۆن خزمەتیەکەی یەکەم ئەرکی دایک و باوکە خواردنی باشی بنێ خەوی باش بێ دڵنیا بە هۆنیا خان سەناخان یعنی ئایلا بینم لە ماڵەوەڵێ مناڵەکەم سەعات 2 شەو ئەخەوێ مستحیلە تەندروست بێ مستحیلە لە مەکتەبە زۆر کەمیان زیرەکە من عادەتەن مشکلەی هینیانە بێ سعیکردن و تەندروستیانە بێ سێ ئەمەش زۆر گرنگە باسی کەم مۆ مامۆستا بە ڕێزەکان هەموو سنفێک لەوەتیەوە دەرسەڵێنەوە تەلەبەی زیرەکی تایە تەلەبەی مامناوەندی تایە تەلەبەی تەمەڵی تایە ئێوە هەوڵ بن کە دەرس ئەڵێنەوە دەرسەکە بۆ زیرەکەکان نەبێ دەرسەکە بۆ تەمەڵەکان بێ تەمەڵەکان خۆیان تەمەڵ نین بەڵام هەندێک زروفی ژیانیان لە ماڵەوە لە دایک و باوکەوە لە خەوە لە خواردنیان وای لێ کردو مێشکیان ئەو چالاکی نەبێ لەبەرەوە ئەحتیمامیان پێبن لیان تووڕەمە بن یان هینیان مەکەن بۆ سەعیناکەی بۆ سەعیناکە یا لی تووڕەبی هەوڵدەن ئیحتیمامیان پێبن زیرەکەکان زروفی ژیان ئێستا من زۆر جارەڵێم زۆر کەس هەیە لەم سیروانە زیرەکتر و بەتواناتر بەڵام زروفی ژیان وای لێ کردووە یان دایکی زوو ئەمری خواردووە یان باوکی مەجبور بووە بچێ ئیشکا بۆی عیلەکەی بەخێوکە لەبەرەوە ئێمە نابێ غڕورمان هەبێ ئەبێ متەواضع بین خی گەورە هەموو کەسێک بەشی خۆی زیرەکییاوە دەسەکان خۆش بێ زۆر سپاس بە ئامادەبوونە زۆر بەڕێز دکتۆر سیروان عەبدوڵڵا پسپۆڕی نەخۆشیەکانی قەڵەوی و خۆراکەم بەرنامەیە لەگەڵمانە بوو ئێمە استفادەی زۆرمان کرد لە زانیاریەکانە بێگومان قوتابیانی سودێکیمانیش سودیان لەبینی سپاس بۆ دەستان خۆش بێ عەزیزە بەم شێوازە بڕگەڵاوەتەکانێکیان ڕۆژتان پێشکەش کرا هیوادارین میوانێکی ڕاستۆکی شاشەکانتان ببین و سوودتان لە سەرجەم بڕگەڵاوەتەکان بینی بێ بەخوای گەورەتان دەست بێت خوا ئاگادارتان بێ